ئازانمان لا هەرجەیەکەن سڵایەمەتان لەوێ بەیانیتان باش بێ و هیواین دەستپێکی ڕۆژێکی پڕ لە خۆشی و کامرانی بێ بۆ هەموو لایەکتان. ئازانم ئەمڕۆژ کۆمەڵە بڕگۆ بابەتمان بۆ ئاماژە کردوون بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و زود لا بڕگۆ بابەتەکانمان بین. خۆشەویستانم بۆ ئەمڕۆژمان دوو تەوری سەرەکیمان بۆ ئامادە کردوون. لا تەوریکەم و سەرەتاماندا باس لە ئاستی بەرەوبوومی هەنگوینەکەین لە هەرێمی کوردستان. بزانین ئەمساڵ ئاستی لە چ ئاستێکدا بووە، لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە خەڵکی چۆن بتوانن باشترین بەرەوبوومی هەنگوین بناسنەوە. لەگەڵ ئەوەشدا باس لەوە دەکەین تا چەند هەرێمی کوردستان وەکو ئابووری پشتی بە بەرەوبوومی هەنگوین بەستووە و نرخەکانی هەنگوین تا چەند لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازیان هەیە و باس لە فێستیڤاڵی هەنگوینەکەی بزانین ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لە ساختکردنەوەی بەرەوبوومی هەنگوین لە هەرێمی کوردستان. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوایە چینە سەر تەوەری دووەمان باس لە داهات ئەەکەین و هۆکارەکانی زیادبوونی داهات. بزانین کە هەرێمی کوردستان لە ڕووی داهاتەوە بەکوێ گەیشتووە. بۆ ئەمساڵ لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە هەرێمی کوردستان پشتی بەچی بەستەوە بۆ ئەوەی کە داهاتی نەتەوەی زیاد بکە. لەگەڵ ئەوەشدا باس لە کەرتەکانی ترەکەین وەکو کەرتی گەشت و گوزار تەندروستی و کەرتەکانی تر تا چەند کاریگەریان هەیە لەسەر زیادبوونی داهات و چی بکرێت تا پلانێکی تۆکم بەدابنرێت بۆ ئەوەی کە داهاتی هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون بکە. ئەمە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگۆ بابەتەکانمان ببینن. بەڵام ئازانم هەروەکو وتمان لە تەوەری یەکەم و سەرەتاماندا باس لە بەرەوبوومی هەنگوینەکەین لە هەرێمی کوردستان. بزانین ئەمساڵ لە چ ئاستێکدا بۆ بەرهەمهێنانی لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە خەڵکی چۆن بتوانن کە بەرەوبوومێکی هەنگوینی باش بناسنەوانێ و نرخەکانیشی بۆچی لە شوێنێک بۆ شوێنێکی تر زیاد و کەمەکە. هەر بۆ مەبەستەش بەڕێز سیروان ماوەتی هەنگەوان و شارەزا لە بواری پەروەردەکردنی هەنگ باش شێوەیەکی ڕاستە خۆ لەگەڵمانە. کاک سیروان سڵاو لێ بێ بەیانیت باش بێت. سڵاو لێوە سڵاو لە بینەرانی بەڕێز. سپاس دەکەم بەخێراتیت. کاک سیروان با بزانین ئەم ساڵ بەرەوبوومی هەنگوین لە کوردستان لە چ ئاستێکدا بووە؟ ئەم ساڵ تقریباً لە چاو ساڵەکانی ترە ئاستی هەنگوین بە شێوەیەکی گشتی لە سەرتاسەری ناوچەکە کەم بووە. بەڵام وەکو ئامار ئێمە بە ژمارە و بە ئامار قسە بکەین نزیکەی لە طبعاً بە مەزندە قسە دەکەین، یعنی ئەوە نیە ئامارێکی زۆر زۆر ورد لامانلا نییە لەبەرەوە ئامار نەکراوە. بە مەزندە لە 400 بۆ 500 تۆن هەنگوین لە سنووری سلێمانی و دەڤەری ڕاپەڕین و هەڵەبجە و گەرمیانە بەرهەم هاتووە. کاک سیروان هۆکاری کەمبوونی بەرەوبوومی هەنگوین لە ئەم ساڵدا بۆچی ئەگەڕێتەوە؟ بە شێوەیەکی گشتی طبعاً هەنگوین چییە؟ با من پێناسی ئەو بکەم. هەنگوین بریتیە لەو ڕژێنەی لەو شیلە ڕژێنەی کە لە نێوانی گەڵا ڕەنگە و ڕەنگەکانی گوڵەکاندا گوڵی ڕووەکەکاندا دەردەدرێت، دەردانە، ینی ئیفرازە. هەنگ هەڵدەسێ بە کۆکردنەوەی ئەم شیلانە و مادەی ئەم فەرتیزی بەسەردا دەڕێژێ لە مەعیدەیە تا گەڕێتەوە بەناو پوورەکەی تەحویلەکە بۆ هەنگوین دەگۆڕدرێ بۆ هەنگوین. ژینگە کاریگەری زۆر گرنگی هەیە لەسەر زیاد و کەمی بەرەوبوومی هەنگوین و لەسەر جۆری بەرەوبوومی هەنگوین. ئەو ژینگەیەش طبعاً پێویستی بە سەرچاوەیەکی باشی ڕووەک هەیە، بە تایبەتی ئەو ڕووەکانی کە گوڵیان زۆرە و دەوڵەمەندن بە شیلەکان. چونکە ئەمە خێزانەکانی ڕووەک پۆڵێن کراوە، مەسەن چەند خێزانێکی زۆرن، چەندەها خێزانن. ئەو خێزانانی کە زیاتر گوڵدارن و گوڵەکانیان زۆر ئەمێنێتەوە و بۆ فترەیەکی زۆر ینی گوڵەکانیان بێ مەسەن هەیە ڕووەکمان هەیە گوڵەکەی تەنها بۆ چەند سعاتێکە، ڕووەکمان هەیە بۆ چەند ڕۆژێکە، ڕۆکمان هەیە بە هەفتە و بە دەیان ڕۆژ یا مەسەلەن بە بەردەوامی تەمەنی ڕووەکەکە گوڵەکە. ئەمە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە هەنگوین زۆر بێ یاکەم بێت. جا بە پێی ژینگە ساڵانە، بە پێی جۆری ئاو هەوای ناوچەکە، دووەم بە پێی جۆری خاکەکە، سێهەم بە پێی بارانبارین و گەرمی و ساردی لە ناوچەکەدا زۆری و کەمی بەرهەمی هەنگوین دەگۆڕدرێت. لەلایەکی تری شەوانەیە ئەو ناوچانەی کە کشتتوکاڵی دەستکردی تیاکرێ، مەسەن زۆرترین ناوچەکانی کە کشتتوکاڵی تیاکرێ ئەگە کشتتوکاڵەکەی کشتتوکاڵێکی بەردەوامی مەسەن زیاتر تایبەت بێ بۆ خێزانانی کە خێزانی ڕووەکان مەبەسمە کە گوڵیان زۆرە هەنگوین باشتر دەبێت. بۆ نمونە ئێستا ئەمە گەرم و جۆ لە هەر شوێنێ بچێندرێ هەنگ سوودی لە نابینێ، ینی بەڵام ئەگەر شەڵگەیەکی گەورەی گوڵە بە ڕۆژەیە شووتی یا مەسەلەن بیبەر یا خێزانی کوولەکەمەنیەکان و خەیار و ئەم شتانە بکرێ، ئەمانە کاریگەری لەسەر زیادبوونی بەرهەمی هەنگوین هەیە بەبێ گومان. کاک سیروان ئەمەوێت باس لەوە بکەین کە وەکو بەڕێز دوتر لەم ساڵدا بەرەوبوومی هەنگوین کەمی کردووە. ئەمە بزانم کە چی وای لە هەنگوینی هەرێمی کوردستان کردووە تایبەتمەند بێ و جیاوازیەکەی چیە لەگەڵ هەنگوینی شوێنەکانی تر؟ طبعاً تایبەتمەندی هەنگوینی کوردستان مەسەلە ژینگەکەیە و ڕەگەزی خاکەکەشمانە.
ئێمە باسمان کرد وتمان ڕووەکەکان لە ڕووەکێکەوە بۆ ڕووەکێکی تر سەرچاوی شیلەکەیان دەگۆڕدرێت و بێگومان ئەگەر ڕووەکەکان هەمە چەشن بن یعنی کە زۆرترین ژمارە و جۆری ڕووەک هەبێ هەنگوینەکە باشتر دەبێت ئەگەر ناوچەیەک تایبەتمەند بێت بە ڕووەکێکی تایبەت ئەوە هەنجوینەکە لە ڕووی کواڵیتیەوانێ یەک نەوعە بەڵام ئەگەر چەندین ڕووەکی تیاابێت دیارە شیلەی هەموو گوڵەکان بە پێی تایبەتمەندی خۆیان شیلەکان جیاواز دەبێت هەنگوینەکەش نایبتر دەرەچێت لە بۆنەوە لە ڕەنگەوە لە تامەوە لە پێکاتەکانی ناویەوە لە جۆری شەکرەکانی ناوی ئەمانە هەموو کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە جۆری هەنجوینەکان بگۆڕێت. بێگومان کاکسیروان ئەمە بزانم کە کەش و هەوای کوردستان لەبارە بۆ بەرهەمهێنانی ئەم جۆرە جیاوازە لە هەنگوین ئەم جۆرە باشە لە هەنگوین. بەڵێ من دەمەوێت لێرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست بڵێم ئاو هەوا و کەش و هەوای کوردستان زۆر لەبارە سەیریکە ئێمە با تەماشاکەین ئەگەر لە هەر شوێنێک شتێک بە سروشتی بۆ خۆی دروست بوو یا هەبوو یا پەروەردەکرا واتای ئەوەیە ئەم شوێنە لەبارە ئێستا لە کوردستانە لە تەواوی ناوچەکانی کوردستانە بە تایبەتی لە پێنجوێنەوە کە دەست پێکا بە شارباژێر و سنووری دیهاتەکانی قەزای ماوەت و دەوێتەوە چێتە پشدەر و هەتا دەگاتە نزیکی بادینان قندیل طبعا بێگومان بە قندیل و بە باڵەکاتیدا هەنگ بە شێوەیەکی سروشتی لە قەد و کلۆری دارەکانە دەژی و لە نەشاخەکانە ئەژی مانای ئەوەیە ئەمە شوێنێکی گونجاوە بۆیە هەنگ بخۆی بە شێوەیەکی سروشتی ئەژی و ئێمەش دەبێت مادام ئەژیت ئێمەش کەواتە پێویستە وەکو سامانێکی گرنگی ئابووری نیشتیمان گرنگی پێ بدەین و بین دەستکەین بە پەروەردەکردنی بە شێوەیەکی زانستی کە بەداخەوە هێشتا ئێمە لە چاو وڵاتانی دراوسێ و لە چاو وڵاتانی ترەوە زۆر دواکەوتوین لەو حاڵە بەڵام خۆشبەختانە لەگەڵەوەژە خۆشبەختانە کرد و بواری هەنگەوانی لە کوردستانە ماوەی تقریبا وا نزیکی من دەیگەڕێنەوە زیاتر بۆ خۆم وەکو بە تەجروبەی خۆم بۆ 20 ساڵێک لەمەوە پێش یعنی 20 ساڵێک دەوێت خەڵک زۆر گرنگی پێدا و دەستی کردووە بەڵێ بە خۆشحاڵیەوە طبعا دەستی کردووە بە پەروەردەکردنی هەنگ یعنی ئێستا بۆتە طبعا هەنگی خۆی سێکتەرێکە لە سێکتەرەکانی بواری کشت و کاڵی واڵی زەراعە ئێستا خەڵک بۆتە سەرەوەی کە ئێمە کۆمەڵەیەکمان هەیە کۆمەڵی هەنگەوانانی کوردستان ئاماری هەنگەوانانمان لای ئەوانەی کە دەبن بە ئەندام لە ئێمە دەبینین یعنی خۆشبەختانە کۆمەڵی خەڵک ئابووری ژیانێن یعنی هەڵسوکەوت و ئابووریان و ژیانیان و بژێوی ژیانیان لەسەر خۆیان و خێزانەکان لەسەر هەنگە یعنی مە زۆر گرنگە بەڕاستی کە ئەمە گەشەیە بەخۆیەوە بینیوێتی و گەشەیەکی باشیشە ئیشەڵا بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک ئێمە بتوانین و لایەنە پەیوەندیدارەکان بتوان هاوکاریمان بکەن بۆی ئەم بوارە زیاتر پەرە پێ بدەین و گرنگی زیاتر پێ بدرێت. کاکسیروان باست لەوە کرد کەش و هەوای هەرێمی کوردستان لەبارە بۆ بەرهەمهێنانی جۆرەکانی هەنگوین ئەمێ بزانم کە هەنگوین چەند جۆری هەیە ئایا هەموو جۆرەکانی لە هەرێمی کوردستان بوونیان هەیە یاخود ئەتوانرێت بەرهەم بهێنرێت؟ بەڵێ پرسیارێکی جوانە من لە هەموو ڕوونکردنەوەکانم هەموو جارێ ئەمە بازەکەم حەزەکەم بینەران بە تەرکیز گوێ لە ئێمە بگرن هەنجوین خۆی ئێمە لەگەڵ کۆمەڵە برادرە لە سلێمانی دانیشتوین عنی وامان داناوە پۆڵێنمان کردو بە سێ بەشەوە بە تایبەتی هەنگوینی ناوچەکانی خۆمان ئەم هەنگوینەیە کە پۆڵێنمان کردو بە سێ بەشەوە یەکێک بەشێکیان ئەوەیە کە هەنگەکە لەسەر پێدانی شەکر پەروەردەکرێ هەنگوینەکەی سەرچاوە سەرەکیەکەی هەنگوینەکە شەکرە ئەمە یەک کە هەنجوینی سروشتینی ئەوە بەشی دووهەمیان ئەو هەنگانەیان کە لەو ناوچانە پەروەردەکردن کە کشت و کاڵی تێدا دەکرێت کشت و کاڵیش کە لە هەر شوێنێکرا طبعا سەرچاوەیەکی باشە ڕووەک بۆ هەنگەکان بەڵام دوو کاریگەری مادە کیمیاویەکانی لەسرە کە ئەمەش بەڕای من ینی من وەکو خۆم وەکو شخصی ینی لە 100% ناتوانم بڵێم لە 100% سروشتیە ئەویش کاریگەریەکان چین بۆی خەڵک تەواو ینی لای ڕوون و ئاشکرا بێ هەر کەسێک کە دێ کشت و کاڵ دەچێنێ و کشت و کاڵ دەکات بۆ بەرەو پێشبردن و گەشەکردنی کشت و کاڵەکەی دێ کودی کیمیایی ئەداتێ ئەم کودی کیمیاویە کاریگەری لاوەکی دەبێت کاریگەری زۆر گەورەی نابێت کاریگەریەکی لاوەکی دەبێت لەسەر ئەو شیلەی گوڵانە کە دەڕژێ ڕووەکەکە خاڵی دووهەمیان کاریگەری ڕشاندنی دەرمان بێگومان کە جوتیار دێ کشت و کاڵەکە کە کشت و کاڵەکەی خەریک بوو پێ بگات دەزەکە بە ڕشاندنی بە مەوادە قڕکەرەکان مەوادی قڕکەری کیمیاوی ئەمیش بۆ پاراستنی بەڵێ بۆ پاراستنی لە نەخۆشی و لە بڵێن مێرووە زیان بەخشەکانی کشت و کاڵ ئەمەش دیسان کاریگەریەکی کەی لاوەکی هەیە بەس زۆر نییە جۆری ئەمە تقریبا ئەمیش دەتوانێت پێ بوتری هەنجوینێکی سروشتی هەنجوینی پێدەشتەکان یا هەنجوینی ناوچە کشت و کاڵیەکانە ئەو مەبەسم ئەو کشت و کاڵیانەیە کە مرۆڤ خۆی دەکات بەشی سێهەممان کە هەنجوینە سروشتێکەیە جا من دەمێت زۆر تەرکیز خەمە سەر ئەمەیان بۆی کە بینەرانی بەڕێز بە هەڵە تێگەیشتنێک هەیە هەندێک جار ئێمە خۆمان بەرکەوتنمان هەیە لەگەڵ کڕیار لەگەڵ خەڵکە لە ئەمەیە هەنجوینی سێهەم کەوتمان جۆری سێهەم ئەو هەنجوینانەیە کە لە نەوچە شاخەوەکان هەنگەکان پەروەردە ئەکرێ
کشتتوکاڵی دەستکردی زۆر کەم لێیە یعنی اعتیمادی زیاتر لەسەر ئەو ڕووەکە سروشتیانەیە کە لە ناوچەکان بخۆی بە شێوەیەکی سروشتی دەڕشێت ئەمە هیچ کاریگەری مادەکیمیاویەکانی لەسەر نییە بۆ نمونە لە وەرگایەکی گەورە بۆ شاخ و داخەوەیە کە هەموو جۆرە گوڵێکی لێ دروست بووە کەس ناچێت کودی کیمیایی پێ بکە بۆ ئەم لە وەڕگەورە ئەمە ئەوانی لێکم بۆ دوو خەڵکیش نایە دیسان ئەم ناوچەیە بە مادە قڕکەرەکان بڕشێنێ بۆ ئەوەی بیپارێزێ لە شتێکی تر ئەمە ئەو مادەیەشی لە کۆڵ بۆ ینی هەنجوینی سروشتیە جا لێرە کۆمەڵێ چاوەشەکاری هەیە لەگەڵ حرمەتم ینی ئەوە نیە خەڵک لەبەر بەرژەوەندی خۆی جاری وایە لەبەر دەستکەوتنی مادە لەلایەن خەڵکەوە چاواشەیەکە یعنی بە شێوازێک باسیەکە خەڵکیش بەڕاستی نازانێ معلومات لە هەنگەوانەکە وەردەگرێت سامە لێرە قسێکم خەڵک معلومات لە من وەردەگرێت جا ئەمە یەکێک لەو شتانی طبعاً کە خەڵک دێ دەڵێ هەنجوینی شاخە هەنجوینەکە مەبەستی ئەوەی نیە لە کلۆرەدارێکا بێ لە شاخ دەریهێنێ یا لە کونی بەردێکا بێ لە شاخ دەریهێنێ خۆشمان هەیە مەبەست لە هەنگوینی شاخ مەبەستی ئەوەیە کە شیلەی گوڵە شاخەکان کۆکاتەوە جا لە سنووقا پەروەردەکرێت لە کلۆری دارا بێ لە هەرچێکە پەروەردە بکرێت بەس بە مەرجێک دوور بێت لە پێدانی خۆراک و شەکر بەڵێ ئەمە هەنجوینە ینی بۆی بۆ بینەرانی بەڕێز ڕوون بێت کە ئەڵێ هەنجوینی شاخە و جاری بە تایبەتی نرخی زۆر خیاڵی لەسەردادنێن ینی ئەوە بێویژدانیە بەڕای من بخۆم هەنگەوانم هەنجوینی شاخیشم هەیە هەنجوینی تریشم هەیە و لە پێشانگاکانە بە خەڵکم وتومە کاکە ئەمە هیچ جیاوازێکی نییە لە ڕووی پێکاتێکی میایەوە ینی بۆی خەڵک تێبگا بەڕاستی ئەوە مەوزوعەکە ئەوەیە کاتە کاکسیروان باس لەوە کرد کە خەڵکی نازانێت چۆن جیایە کاتوانێ و ئەوان لە دەمی هەنگەوانەکانەوە ئەتوانن بەرگا لەسەر ئەوە بن کام هەنگوینە باشترین نسبەیەکی کەم نەبێت لە نخبە شارەزایە لە بواری زۆر باشە کەواتە ئەی هاوڵاتیان چۆن بزانن کە ئەم هەنگوینێکی ئەسڵە و دوورە لە شەکر و لە مادەکانی تر جارێ دوو سێ شت هەیە من حەزەکەم بە تەواتی بۆ بینەرانی بە ڕێزی ڕوونکەمەوە چونکە هەنگوین مادەیەکی زۆر گرانە بۆ نمونە هەنگوین گرانترین جۆری خۆراکشەکە ئێمە دەیخۆین هیچ خۆراکێک بەهاکەی ئەگەر بە کیلۆ حسابی بکەین ناگاتە 20,000 دینار هەنگوین بە 40,000 و 50,000 دینارە یعنی ئەگەر وای دانێن هەر حدێکی ناوەندی بۆ دانێن لەبەرەوە دوو سێ شت هەیە بۆ جیاکردنەوەی هەنگوین یەکەم ئەگەر دەتەوێت بە شێوەی پێکهاتێکی میایی 100% بزانی ئەم هەنگوینە سروشتیە تەنها و تەنها مختبەر تاقیگە دەتوانێت لە تاقیگە پشکنینی کیمیایی بۆ بکرێ جۆر و پێکهاتەکانی دیاری بکرێ مادە بە مادە بەڵام کاکسیروان هەنێک نیشانە هەیە ئەڵێن نازانم ئەگەر هەنگوینەکە نەبچڕێ یاخۆت بەڵێ جا دێمە سەر ئەوەش ئەمە وتمان ئەمە قەتعیە شتێکی بڕاوەیە کە مختبەر تەنها شوێنێکە کە لە 100% ئێمە هینەکەمان بداتێ نەتیجەمان بداتێ بەڵێ ئەمە یەک دوو هەنجوینی سروشتی بەڕاستی تام و بۆنی دیارە تام و بۆنی دیارە سێ دەبێ هەنگەوانەکە بناسی مەسەلەن بڵێن بۆ من ئەمەش تۆزە قورسە بۆ خەڵک هەنگەوان بناسێ یعنی دەبێت تۆ لە سەرچاوەکە متمانەت بە سەرچاوەکە هەبێ ئەو سەرچاوی کە هەنگوینی لێ کڕی چونکە دوو سێ شت هەیە ئێمە هەموو جارێ من لێرەوە نامەوێت بەڕاستی ڕسقی بازاڕیش بشکێنم بەڵام هەنگوین هەتا لە هەنگەوان بکردرێ لە بەرهەمهێنەرەکە بکردرێ باشترە وەکلەوەی کە لە شوێنێکی بازرگانی بکردرێ بازرگان ئامانجی ڕەبحە ئامانجی قازانجە بازرگانێک هەنگوینی لێکڕی تۆ دوای ئەچی گلەی لێکەڵ ئەم هەنگوینە خراپ بوو ئەڵێ وەڵا ڕاستەکە ئەوە وەجبێکی خراپم بۆ هات بەس ئیشەڵا وەجبەی باشترم بۆ دێ بەڵام هەنگەوانەکە وانە من کە هەنگوینم فرۆشت یعنی ئەوە ماڵە لەسەر من ئەمەوێ هەنگەوان ئەوێ کیلۆی هەنجوین بفرۆشێ بۆی جارێکتر مشتریەکەی بێتوانێت لی بکڕێتوانێ ئەوە جیاوازەکە ئەلێرەدایە طبعا لەگەڵ حرمەتم یعنی لە هەنگەوان ئێمە هەنگەوانانیشدا خەڵکی بێویژدان هەر هەیە بە ئەمە بە سەراحەت ئێمە قسە بکەین من ئەمە چکە بەرنامەیەکی گرنگە پێم خۆشە لێرەوە پەروەردە لەسەر پەروەردەکردنی هەنگ و زانیاری لەسەر هەنگ زۆر گرنگە من دەمێت ئەوە زۆر بە سەراحەت قسە بکەین ئەمە پێکاتەی هەنجوینەکە جا یا دەبێت سەرچاوی هەنجوینەکەت بناسی لەکوێ بەرهەم هاتووە ناوچەیەکە چێ بەرهەمی هێناوە دوو تەنها تاقیگەیە مختبەریش لە وڵاتی ئێمە نییە هەندێک کەسیش دەتوانێت مەسەلەن بۆن و تام و ئەوانە هەنگوینی سروشتی بۆنی و شتێکی تایبەتی ئێستا ئەم هەنجوینە یەکێکە لەو هەنجوینانی کە هەر قوتوەکە هەڵدە بچڕی سێرەکەی بۆنێکی تایبەتی هەیە ینی بۆنێکی زۆر جیاوازی هەیە چەندین بۆت پێکاتوە لەبەرەوە ئەمە ئینەکانە بەس ئەوەی جەنابەت فەرمووت بەڕاکێشان هیچ ناتوانین دیاری کە هەنجوینە ئەمە یەکێکە لەو هەنجوینانەی کە تەبەلوری کردووە جاوە دوایی دەمەوێت لەسەر ئەوەش قسە بکەم ئەم هەنجوینە و کوڕۆنی لێ هاتووە خست بۆتەوانێت ینی هەر ئاوا بکەی دەپسێ ینی پێویستەوە ئەوە هەنجوینی سروشتیشی لە 100% یەکێک لە هەنجوینەکانی شاخ ئەمە یعنی ڕاکێشان یا ئیوایە دەڵێ مەرەکەبی یەکەی و قەڵەمی دانی یا نازانم ئیوایە دەڵێ دەیسووتێنی بە سووتاندن ئەمانە هیچی بەڵگەی زانستی نییە تەنها چاوەشەکردنە لەگەڵ ڕێزم
بێکمان کاک سیروان باست لەوە کرد کە بەروبوومی هەنگوینی شاخ باشترین بەروبوومی هەنگوینە سروشتیترین بەروبوومە بەڵێ ئەمە بزانم کە هەنگەوان پێویستە چی بکات ئەگەر لە ناو شاریشدا بوو لە کێڵگەکانی خۆی لە شوێنەکانی بەخێوکردنی هەمان هەنگوین بەرهەم بهێنێت زۆر پرسیارێکی بەجێیە طبعاً با خەڵک بێ ئەمەل نەبێ ئەوەی کە هەنگەکەی لە شاخ نەبوو هەنجوینەکەشی باش نییە ئەمە من پرسیارەکەم بۆیە نەکرد ئەگەر لەوانەیە مثلەن هەنگوین ئێمە هەموو کەسێک لە ماڵەکانی ئێمە هەموو کەسێک لە خۆمان دەتوانێت لەنا ئەم شارەشە هەنگ بەخێوکە هەنگێک پورە هەنگێک دانێ لە حوشەکەیدا یا لە سەربانەکەی داینێ چکە ئەم ناو شارەش پارکێکی زۆری تێدایە لە حوشەی ماڵاندا گوڵ و گوڵزار هەیە بە چواردەوری سلێمانیدا بە تایبەتی ئەو منطقانی سەرەوە توی مەلیک و کورسات و ئەمانە مەجید بەگووان ئەوەش نزیکە شاخی گۆژێ لە نزیکە کە جۆرە دڕکێکی لێ کە شیلەیەکی زۆر عجیبی هەیە مەسەن بە چواردەوری سلێمانیدا یا ئەزمە یعنی دەتوانین ئێمەش لە ماڵەوە پەروەردەکەین هەنگوینەکەش دەتوانی سروشتی بێ بۆ مەرجێتەوە سروشتی لای ئێمە یعنی وا باوە کە شەکری پێ نەدەی شەکری تەعاانەوە شکری دەخۆن شەکری دوانیە شەکری سوکەرۆزە کە شەکری سوکەرۆزی تێدا نەبێت ئەنجنا خۆی هەنجوین لە پێکاتەکەیدا 7 جۆر شەکر هەیە کاک سیروانەمێ باز لۆ بکەین کە ساڵانە کۆمەڵک فیستیڤاڵی تایبەت بە نمایشکردنی جۆرەکانی هەنگوین لە هەرێمی کوردستانەکرێتەوە ئەم ساڵیش لە شاری سلێمانی ئەم فیستیڤاڵە کراوە ئەمە بزانم کە تا چەند کاریگەری هەیە لەسەر بەروبوومی هەنگوین و ناساندنی هەنگوینی هەرێمی کوردستان بە دەرەوەی جیهان بەڵێ خۆشبەختانە ئێمە ئەم ساڵ من ئەم ساڵ هەموو ساڵە یەکێکم لەسەر پەرشتیارانی فیستیڤاڵی هەنگوین لە شاری سلێمانی ئێمە کارێکی وامان کردووە طبعاً لەم شوێنەوە سوپاسی بەڕێز دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی و بەڕێز کاک ئاوات قایمقامی و سلێمانی و بەڕێز کاک شاڵا و برادران کاک ڕزگار لە بەڕێوەبەتی کشتتوکاڵی سلێمانی ئەمانە زۆر هاوکاری ئێمە بوون بۆکردنەوە ئەم فیستیڤاڵانە خۆی شتەکە باسی کەین خۆشبەختانە ئێمە ئەمە پێنجەمین فیستیڤاڵمانە کە ناومان ناوە فیستیڤاڵی سلێمانی ساڵانە لە پاییزدا فیستیڤاڵی هەنگوین دەکەینەوە و داشمان ناوە یعنی لە بەرنامەماندایە هەموو ساڵێ ئەم جۆرە فیستیڤاڵانە بەڕێوەبەرین وەکو نەریتێک و کەلتورێک هەم بۆ شارەکەمان لە وڵاتانی دنیا هەموو دەکرێت ئەو فیستیڤاڵە دەکرێت لە ئێران دەکرێت لە سووریا دەکرێت لە تورکیا فیستیڤاڵ دەکرێت شار بەشار بەڵام ئێمە کۆمەڵەیەکی وەکو کۆمەڵی هەنگەوانانی کوردستان تاکە کۆمەڵین لە کوردستانە کە بەڕسمی دەستەی هەڵبژێردراومان هەیە ئیجازەی ڕسمیمان هەیە دەتوانین ئێمە لەگەڵ کۆمەڵی هەنگەوانی بەڕێزی خۆمان هەنگەوانە باشەکان دەناسین هەموو ساڵی هەڵدەستین ئەم ساڵ پێنجەمین فیستیڤاڵمان بووە کە کردومانەتەوانێت ئەم فیستیڤاڵە زۆر کاریگەری بەهێزی هەیە لەسەر ناساندنی جۆری هەنجوین و ئاشناکردنی بە خەڵک سیروان باس لە نرخی هەنگوین بکەین ئەمێ بزانم کە جیازی چیە لەگەڵ ئەم فستیڤاڵانی کە ئەکرێتەوە و لەناو بازار ئەمێ بزانم کە هیچ واتان کردووە کە نرخەکانی کەم بکەنە بۆی کە کار ئاسانێک بۆ هاوڵاتیان کەن باشترین هەنگوینیان بە کەمترین نرخ دەست بکەوێت بەڵێ طبعاً فستیڤاڵ خۆی دووسێ ئامانجی لە پشتەوەی یەکەم ناساندنی بەرهەمەکەتە ئاشناکردنی بە خەڵکەیانی تۆ دەبێت لە ڕێگای ئەم ئاشاکردنەوە وا بکەی کە ڕاستەوخۆ کڕیار بێ لە هەنگەوانەکە هەنجوین بکرێت و ئەمە خاڵێکی تریشیە یەکێ لە خاڵەکانی تریش ئەوەیە کە هەنگەوانەکانیش ناتوانن تەزویر بکەن مەسەن کە کڕیار ڕاستەوخۆ هات توی ناسی هەنگوینی لەکڕێت تۆ دەتەوێت باشترین نەوعی بێتێ بۆی هەموو ساڵە بێتەوە بە کڕیاری خۆت لە ڕووی ئابوووریەوە ئەمە زۆر دەور و تەسیری هەیە زۆر گرنگی هەیە بۆ کڕیار و بۆ بەروبوومەکەش بەڕاستیەوە گرنگی پێدەدرێت ئێمە تێبینیمان کردووە ئەم ساڵ پێنجەمین فستیڤاڵە 40 بەشدار بووی لە هەنگەوانە باشەکانی کوردستان بەشداری کردو خەڵکی تریشە بۆ دا بەڵام لەبەرەوەی مەرجەکانی تیانە بۆ نەمانهێشتۆ بەشداری بکات بەڵام ساڵانی تر کەمتر بووە یعنی ئێمە سەرژمێریمان لای ئامارێکمان لایە ساڵ بۆ ساڵ ئەو ڕێژەی بەشداری بوونە زیاد دەکات ئەمە جگە لەوەی کە شێوازی تەعلیبەکە خستنە قوتوەکانیان جیاوازە جوانتر دەبێت بەرەبەرە بەرەو پێشەوە دەڕوا جۆری باشتر دێنن زیاتر دەناسرێ ئەمانە هەمووی کاریگەری زۆر گرنگیە بێگومان زۆر باشە دەستەکانە خۆش بێگەڕم و لای بەڕێزت بەڵێ عزیزان ناوەڕێکی کورتمان هەیە و دواتر بەردەوام ببین. ڤایرۆسی کۆرۆنا دەستەکانتان بە بەردەوامی بشۆن بە تایبەتی کاتێک کە لە کارەوە دەچنەوە بۆ ماڵ لووتتان خاوێن بکەنەوە بکۆکن یا بپژمن خواردن بخۆن و یا ئاگاتان لە خواردنی خۆتان بێت لانیکەم دەستەکانی خۆت بە ئاو و سابوون بۆ 20 چرکە بشۆ ناومشتتان لە یەکدی بخشێنن پشتە دەستەکانی خۆتان لە یەکدی بخشێنن لەبیرتان نەچێت کە نێوان پەنجەکانتان خاوێن بکەنەوە پشتی پەنجەکانتان لە ناومشتتان بخشێنن قامکە گەورەکەتان لە بیر نەچێت نوکی پەنجەکانتان لە ناومشتی هەردوو دەستان بخشێنن ئەمە لەگەڵ دەستەکەی تریشتان بکەن
ڤایرۆسی کۆرۆنا ژیانی خۆت و ئەوانی دی بپارێزە. بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوامی نەگەڕێ مۆلایویانەکەم کاکسیروان ئەمەوێت بزانم کە لەو پێشتر پێشناوبڕەکە باسمان لە بەشداریکردنی هەنگاوانان کرد لە فستیڤاڵی سلێمانی. ئەمێ بزانم کە مەرجی ئێوە بۆ بەشداریکردنی هەنگاوانان چی بووە لە فستیڤاڵی هەنگوین لە سلێمانی ئەمساڵ؟ ئێمە کۆمەڵی مەرج و ڕێنماییمان هەیە بۆ ئەو کەسانی کە بەشداریەکەن. ئێمە خۆی کۆمەڵەکەمان کۆمەڵی هەنگاوانانی کوردستان خۆشبەختانە لە ساڵی لە نهایەتی 99 دەستمان کردو بە دامەزراندن کە من یەکێکم لە دەستەی دامەزرێنەران، بەڵام لە ڕسمیدا و بە ڕسمی ینی بە فەرمی ئیجازەکەمان لە بیدایەتی ساڵی 2002 وەرگرتووە. ینی بەڵام ئێمە کۆمەڵێک تعاملمان کردووە، کۆمەڵی مەرجمان هەیە. ئێمە جارێ تقریبان نزیکی 3000 ئەنداممان هەیە وەکو ڕێکخراوێکی پیشەی. طبعا ئێمە ڕێکخراوێکی پیشەیین، ینی دوورین لە هەموو شتێکەوە، بەس تەنها پیشەکەمان وەکو هەنگاوانان و دیفاعکردنە لە بەرهەمی خۆماڵی هەنجوین و گەشەپێدانی و بواری هەنگاوانی لە کوردستانە. زۆر باشە. ئێمە کۆمەڵی مەرجمان داناوە هەموو ساڵە، طبعا ساڵ بۆ ساڵێ طبعا دنیا بەرەو پێشەوە دەڕاشتی ترەبینین مەرجەکان لەوانەیە زیادکەین. یەکێ لەو مەرجانە ئەوەیە کە کابرا بەخۆی هەنگاوان بێ، ئەو کەسێک کە دێجا عەفوم کە کەڵم کابرایانی بەسمەوەی هەنگاوانی ژنیشمان هەیە. ئەو کەسێک کە دێ بەشداری دەکات خۆی هەنگاوان بێ، خۆی هەنگ پەروەردەکە، یعنی نەچێ لە بازاڕا بچێ لە من و لە تۆی بکڕێتەوە بێ لەوێش بڵێ کاکەم لەمە هەنگوینە ئەیفرۆشم. ئەو ڕێگا بۆ کەسانە نادەین، تەنها بە هەنگاوانەکانی دەدەین. ئەمە گرنگیە دەین بە بواری هەنگاوانی. یەکێ لەو مەرجانە کە هەنجوینەکەشی هەنجوینی خراپ نهێنێ بۆ ناو پێشەنگەکە، سومعەی هەنگوینەکە و بازاڕی هەنجوینەکە بشکێنێت، ینی بۆی کە هەنجوینی سروشتی زۆر چاک بێت. ئێوە سەرتا پشکنینی بۆ کەم بزان کە ئەو هەنگوینە تەواو ئەسڵە توانێت بەداخەوە. ئێمە پشکنینی بۆ ناکەین، بەڵام ئێمە هەندێک جار لە هەندێک زانیاری ترەوە دەزانین کە هەنجوینەکە ئینە، بەڵام ئێمە وەکو خۆمان تاقیگەمان نییە پشکنینی بۆکەین. من خۆم دوو ئامێری پشکنینم هەیە بۆ پشکنینی هەنگوین لە بەریتانیا هێناومە. ئامێرەکانی ژێکیان لەوانە ڕێژەی شەکرەکان بە کۆمەڵ پێ دەڵێ، ئەوەی تریشان ڕێژەی شێت پێ دەڵێ، ڕادەی شێت، چکە هەنجوین پێکاتەیە کەشتی زۆر تێدایە، ڕادەی شێ زۆر گرنگە بۆ هەنگوینیش، ینی نسبەی ئاوەکەی. ئەمە ئەمەرجەکان بەو شێوەیە، مەسەڵەن هەنگاوان بێت ئەندام بێ لە کۆمەڵەکانی، مەسەڵەن ئەندامبوو لە کۆمەڵەکەی ئێمە دیفاعیان لەکەین، ئێمە بەتەنها بۆ دیفاع وەکو پێمان خۆشە ئەوە ڕێخولی ڕێنمایان بۆ دەکەینەوە، پێشنیاریان بۆ دەکەین، مفاتەحەی دائیرەکانیان بۆ دەکەین. مەسەڵەن سێ جار چوینە لای جەنابی وەزیری کشت و کاڵ، دەچینە لای پارێزگار، دەچینە لای قایم خامێت، دەچینە فەرمانگەکانی دەرەوە لە شوێنەکان، یعنی کۆنتاکتیان بۆ بکەین و یعنی داوای شت دەکەین بە ناوی هەنگاوانانەوە بۆ ئێمە نییە، ینی بۆ هەنگاوانان بەسەر جەم بەگشتی، ینی منفعەتەکە عامەیە، سوودەکە گشتیە. ئەمە کۆمەڵی ڕێنمایی و پابندن و دەبێت ئیلتیزاماتیشمان هەبێ. هەندێک جار نرخی هەنجوین نابێت زۆر بەرزکەینەوە، بەڕاستی ئەوەش زۆرە، ینی خەڵەتان و چاوەشەکاریە کۆمەڵەکە ڕێگا نادابەوە کە نرخی هەنجوین زۆر بە بەرزی دابدرێت، ینی زیاد لە پێویست. زۆر باشە. کاکسیرۆن مێ بزانم کە هەنگاوانان لە کوێی هەرێمی کوردستانەوە بەشداری ئەم فستیڤاڵیان کردبوو ئەم ساڵ؟ طبعا ساڵانە لە بیدایەتە، یعنی لە سەرەتای یەکەم فستیڤاڵ و دووەم فستیڤاڵە تەنها و تەنها ناوچەی سلێمانی، یعنی وەکو خۆی و دەوروبەری بەشداریەکەن. بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ لە هەولێریشەوە خەڵک هاتن لە ناوچەکانی پارێزگای هەڵەبجەوە، لە ئیداری ڕاپەڕین و گەرمیانەوە لە هەردوو ئیدارەکە، لە هەولێرەوە، لە چواردەوری سلێمانیە. خۆی ناوچەی سلێمانی بە تایبەتی ناوچەی شارباژێر و سنووری پشدەر و ماوەت و پێنجوێن، یعنی ناوچەیەکی زۆر گرنگی هەنگاوانیە. خۆی هەنگ بە شێوەیەکی سروشتی وەکو باسمان کرد لەو ناوچانە خۆی دەژی، ناوچەیەکی گرنگە لە وەرگایەکی زۆر باشی هەیە و هەنگوینەکەشی یەکێکە لە هەنگوینە باشەکانی هەموو دنیا. ئێمە ساڵانە من یەکێکم لەو کەسانی کە خۆشبەختانە بەشداریەکەم لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکانە، مەسەڵەن لە ئۆکراینە ساڵی 2013 بەشداریمان کردووە لە کۆنگرێ ئەپیمۆندیا، کە یەک لە هەنجوینە باشەکانی دنیا هەنجوینی ئێمە بۆ پشکنینەکان. بەڵێ جا لە تورکیا بە هەمان شێوە، جاس 4 ساڵی جیاوا نێوان بوو بینی تورکیا و ئۆکراینە، هەمان پشکنینەکانمان کە بۆ کردەوە هیچ جیاوازی نەبوو لەگەڵ پشکنیانەکەم بە پۆینتاتی زۆر بچووک، ئەویش بە پێی جۆری گوڵەکان و ئەو ڕووەکەی کە ئەو ساڵە دەڕوێ دەگۆڕێ، یعنی هەمان نەتیجەی دایەوە بەدەستەوە. لە سووریا بەشداریمان کردووە، دەیان کۆنگرەی گەورە لە ئێرانی بەشدارەکەی، لە ئێران بەشدارمان کردووە لەگەڵ کۆنگرە ئێرانیەکانە کە ئێران بوارێکی گرنگیان هەیە لە هەنگە، ینی پرۆفیسۆریان زۆرە، پەروەردەی هەنگ بەباشی یەکەن، ڕێژێکی هەنگیان زۆرە. تورکیا یەکێک لە وڵاتانەیە کە دووهەم وڵاتی ناردنەدەرەوەی هەنجوینە دژیاندا لە دوای چینەوە. بەشداریەکەی نەهوم طبعا هەر من نا، ینی کۆمەڵی برادەر و هەوڕێی تریشمان بەشداریان کردووە لە ئەمانە،
خۆشببختانە ئێمە ئاشنا دەبین بەینی دەرەوە دینەوانە سیمیناروشت بۆ هاوڕەکانمان دەکەین و هەنگەوانانەکەین بۆی کە سەر نەریتی وڵاتانی تریش و شێوازە پێشکەوتەکەی فێر بن. زۆر باشە. کاک سیروان هەڵتان نەداوە کە ئەم فستیڤالانە گەورە بکەن بە فستیڤالێکی نێودەوڵەتی هەروەک وڵاتانی ترکەم فستیڤالانە ڕێک ئەخەن بۆ ئەوی کە هەم هەنگەوانانی شارەکانی تری هەرێمی کوردستان بەشداری بکەن بە هەنگوینەکانیان هەمیش گەشتیاران لە وڵاتانی ترەوە سەردانی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوی کە بتوانن بەروبوومی هەنگوین لە هەرێمی کوردستان ساخ بکەنەوە. بەڵێ هەوڵماندا و جێبەجێشمان کردەوە بۆ نمونە ساڵی پار کۆنگرەی 12هەمینی عەرەبی هاتە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان. یەکێک لەو کۆنگرانەیە کە 12هەمین کۆنگرەیە وەلو من یەکێک بووم ئەندامی خولی دووهەمی ئەو کۆنگرێ بووم لە ساڵی 2010 لە وڵاتی دیمشق لە وڵاتی سووریا لە شاری دیمشق یعنی یەکێکم لەو کەسانی کە کۆنترین بەشداریم هەیە لە کۆنگرەی مؤتەمەری نەحالینی عەرەبی کە پێی دەڵێن کۆنگرەی وڵاتانی عەرەبی و باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی دەرەی ناوەڕاست. خۆشببختانە یەکێک چەندین جار هەنجوینی کوردستان لەو کۆنگرەیە یەکەمی بەدەستهێناوە. ئەمە یەک دوو ئەو کۆنگرەیە لە 2019 ساڵی پار ئێمە لە هەولێر هاتە هەولێر یعنی هەموو وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و باکووری ئەفریقا و تەنانەت وڵاتانی ئەوروپیشی تێدا بوون ئێرانی تێدا بووە وڵاتانی تری تیا بوون تورکیای تیا بۆ بەشداریان کردووە لە بولغاریا لە ئیتالیا خەڵک هاتووە بەشداری کردووە. ئێمە تۆزێ قورسە بۆ ئێمە ئێستا بین فستیڤالە بکەین داوای خەڵکەین لە وڵاتانی دنیاوە چکا دەبێت کۆمەڵ ئیلتیزامات هەیە بۆمان بکەین. بەڕاستی یعنی ئێمە وەکو کۆمەڵەکەمان داهاتێکمان نییە بەدەستەوە حکومەتی ڕەنگە وەک ئەوە لە قەیراندایە و ئیسیجابەی نەبێ بتوانێت تۆ وەفد بانگەکەی پرۆفیسۆر بانگی خەبیرمانکە دەبێت بەڕاستی مەسرەفی بچێشی ینی جێگای بۆ دابینکەی ئەمانە تۆزێ قورسە ئێستا بەس ئیشەڵا لە داهاتوودا کارێکی وا دەکەین کە ئێمە شتیمان کەمتر نیە لە وڵاتانەوە بەرهەمەکەشمان زۆر باشە لەبەرەوە هەوڵ دەدەین. یەکمان کاک سیروان با باسێک لێ بکەین کە ئەم ساڵ لە ڕووی هاتنی گەشتیار بۆ فێستیڤالەکەتان چۆن بوو؟ ساڵ بۆ ساڵ لەڕاستیدا هەم گەشتیارانی ناوچەکانی خواری و عێراق زیاتر دێن ساڵ بۆ ساڵ ئێمە سەردانیکەرەکان زیاتر دەبن بەتایبەتی خەڵکی خۆشمان ینی تێبینیم کردووە کە دەڵێن فستیڤال کراوەتەوە من ڕۆژانە تەلەفۆنم بۆ ئەوە کەی دیکەنەوە پێشەوەی فستیڤال یا قەرارشی دەبن جاری باتەوە ئەرکا کە فستیڤال ناکەنەوە ئەمساڵ ئێمە ئەمانەوە بین ینی بەشداری بکەین خەڵک لە ڕێکلامەکان و لە تەلەڤیزیۆنەکانەوە بینیوێتی لە هەولێرەوە تەلەفۆنمان بۆکەن لە یازار ئێستاش لە کەرکووک تەلەفۆنەکەن لە گەرمیان تەلەفۆنەکەن لە بەغداوە تەلەفۆنمان بۆکەن مەسەلەن بۆ هەنگوینەکە ئەڵێنەمە کەی فستیڤالەکەنەوە یا چۆن ئەم هەنگوینەوان دەستکەوێت دیارە من یەکێکم لەوانە بۆ هەموو برادرانی تریش کە بەشداریان کردووە پەیوەندیان پێوە دەکرێت. دەستەکانە خۆش بێت. کاک سیروان ئەمێ باسێک لەوە بکەین بەدەر لە هەنگوین بەروبوومەکانی تری هەنگ بچین. بەڵێ ئەمە زۆر باشە طبعاً کە ئێمە باسی هەنگ دەکەین خەڵک وازانێ بەس هەنگوین تەنها هەنگینە ڕاستە هەنگ مێروویەکی سوودبەخشە لە دوای مرۆڤەوە لەسەر ئەم گوی زەویە کە تاکە شتێک پێی بڵێن سوپەر فامیلی یعنی خێزانێکی ڕاقی هەنگە لە دوای مرۆڤەوە هەنگ بەروبوومی زۆرە و طبعاً دەبێ وا بیناسێنین ئێمە بەس باسی هەنگوین نەکەین چەندین بەروبوومی گرانبەهاتری هەیە ئێستا چیلۆی هەنجوین بە 40,000-50,000 دینارە بەڵام چیلۆیەک مەسەلەن پرۆپۆلس بە $200 بە $300 مادەی پرۆپۆلس کە بە یا بەرەمێ و کە بەرهەمی دێنێ هەنجوینی هەیە خواراکی شەهانەی هەیە کە بە غرام دەفرۆشێ غرامەکەی بە چەندین $، پرۆپۆلسی هەیە مێوی هەیە مەسەلەن تۆ ئەوەی کە هەنگ بەخێوە کە ئەتوانێت پورەکانی بفرۆشێ سەرچاوایشی ئابووری بەهێزە مەسەلەن خەڵکی تر هەیە ئەتوانێت مەعامل دانێ بۆ دروستکردنی کڵاو و دەستکێش و سندوق و مستەلزەمات و پێداویستەکانی هەنگ ئەمانە هەر لە کەرتی ئابووریا زۆر گرنگن بەڕاستی یەکێ لە تازەترین شتەکانیش کە ئێستا ئەوروپیەکان و وڵاتانی تر تەنانەت وڵاتی ئێرانیش گرنگی پێدەدا کۆکردنەوەی ژەهری هەنگە ئەو ژارەیە کە هەنگەکە پێمانەوەدا چۆن کۆیکەنەوەێ ئەم ژەهرە طبعاً بە غرامی بە چەند $100 ئەویش ینی یەکێ لە بەڵێ بۆ بەرهەمهێنانی لە ئامادەکردنی داو دەرمان و شت پەروەردەکردنەکەی زۆر باشە ئەمانە هەمویان لە ئامادەکردنی داو دەرمانیان خۆت شازی بەکارد هێنانی تریان هەیە زۆربەی زۆریان لە ئامادەکردنی دەرمانە بەکاردێن چەندین شێوە مەسەلەن هەنجوین تەنها بە خواردن نییە لە شتی ترە بەکاردێت مەسەلەن بۆ نمونە لە شامپۆدا بەکاردێت بەرەمێ و مێوەکە زیاتر لە شامپۆ لە معجونی دانشتن لە کرێمەکانە لە کرێمی جوانکاریە لە مۆمیاکردنە ئەوانەیە کە لە ئاهرامەکانی میسر کاتی خۆی پاشاکانی فڕعونەکان مۆمیاکراون لە زار هەنجوین لە بینەکانیاندا دەوزراوەتوانێت کە هیچ تێکیش نەچوو هەنجوینەکە ڕەنگی دەگۆڕێ بەڵام بەهای خۆراکیەکەی دانەبەزیوە طبعاً بە مادەی پرۆپۆلسین دەکرێت ئێمە خۆمان هەنگەوانین تووشی و حاڵەتە بین هەموو برادران ئێستا گوێیان لێمە ئەزانن ئەڵێن چی جاری وایە شتێکە چێتە ناو پورەی هەنگەکانەوە ناو سنووقی هەنگەکانمان ئەگەر طبعاً کوژن لەبەرەوەی دیفاع لە خوارەکەن لەبەر ئەوەی کە
بۆیان فرەنادێتە دەرەوە ڕەنگە قەبارەکەی گەورە بێ چی لەکەن مۆمیای دەکەن مۆمیایەکەن بەڵێ کاک سیروان بزانم لە کۆتاییە باسێک لەسەر ئەو هەنگوینانە بکەین بە تایبەت هەنگوینی بەست و زۆر کەس هەیە کە زانیاری نییە لەسەر ئەم هەنگوینە ئەمێ بزانم کە تا چەند باشە و هاوڵاتیانیش تا چەند ڕۆشنبیریان هەیە لەسەری بەڵێ هەنگوین دووسێ شێواز هەیە حەزەکەم بۆ بینەرانی بەڕێز ڕوومکەمەوە یەکێ لە هەنجوینەکان تەعاان هەر لە کۆنەوە هەتا ئێستەکانە بە شێوازی شانە بووە بە شێوازی شانە هەنجوینەکە لە یعنی لە مێو هینکراوە بە شێوازی شانە بەرهەم هاتووە ئێستاش هەندێک خەڵک هەیە کە هەنجوینەکە بە شێوەی پاڵاوتە ببینێ گومانی لێکە ئەڵێمە ڕەنگە شەکر بێژیرابێتەوە گومانی لێک ئەمەش جۆری دووهەمە طبعا ئەم هەنجوینە چیە ئەم هەنجوینە شیلێ ئەو ناو شانەکەیە بەبێ شانەکەی بەبێ شانەکەی بە ئامێری کتابەت کە پێوترێ فەرازا یا جیاکەرەوەی هەنجوین ئەوە دەرهاتووە کۆکراوەتەوە جۆری کترمان هەیە لە هەنجوین ئەم هەنجوینە بەستۆیە ئەم هەنجوینە بەستۆ دەمەوێت زانیاری زیاتر لەسەر ڕنکردنەوەی زیاتر لەسەر بدەم ئەم هەنجوینە کە ئێمە خۆمان بە کوردەواریە پێڵێن دەنگکۆڵە بوون یا بەستن بە عەرەبیش پێڵێن ئەتەبەلور بە ئینگلیزی پێڵێن کریستاڵایزیشن ئەم هەنجوینە زیاتر ئەو هەنجوینەیە کە سروشتیە یعنی هەنجوینی غەیرە سروشتی وای لێ نایەت جا کەسێک هەنگوینە کڕێ لە بازار لای هەنگەوانێک کە دەڕواتەوە دەچێتەوە بۆ ماڵەوە سێرەکە پاش فترێ داێنێ هەنگوینەکە ئەیبەستێ لای وایە هەنجوینەکەی شەکرە چکە یەکسەر گومانی بۆچێ لە شەکرە چێ وەکو وایە شەکر مەی بە یەکسەر ئەڵێەوە شەکرە خۆی لە ڕاستی داوانیە ئەوە تەواو پێچەوانەیە لەبەرەوە ڕۆشنبیری و زانیاری پەروەردەییمان لەسەر هەنگ و هەنجوین زۆر کەمە لە وڵاتەیە هەر ئێمە وانین هەموو وڵاتانی دنیا وایە کە ئەوە بینێ بەڵام هەندێک گەری پێشکەوتوو هەیە مەسەن کە هەنجوینی بەستووی بینی یەکسەر دەڵێەوە هەنجوینی سروشتی ئەمانەش جۆری ساختە و کوالیتی هەیە بڵێن بۆ نمونە هەنجوینی تر هەیە ببەستێت و ساختەش بێت ئەم هەنجوینە زۆر کەمە هەنجوینی شەکر ئەسڵەن نایبەستێ ڕق دەبێت بە هەمان شێوازی ئەم هەنجوینە بەم ڕەنگە دەمێنێتەوە بەس ڕق دەبێت وەکو ئەمبەروەری لێ بەڵام ئەمە ئەگەر بێن وەکوڕانی لێ ئەمە ئێستا ئەگەراوە خست بۆ مەیوە ئەگەر بێنین ئاما بیخێنە تۆزە ئاوی گەرمەوە ئاوی گەرم طبعا بۆ زانیاری خۆمانەوەی سەباسی یەکەم ئەوش خراپە بیخێتنەوەی دوای ئەم هەنجوینێت گۆڕانکاری بەسەردادێ ئاوای لێ دێتەوە بزەبت ئاوا ڕەنکەی گۆڕێتەوە بەس هەنجوین نابێ ئاوی بەرکەوێت تەمانە بێ بخرێتە منجڵی ئاوی گەرمەوە دانرێ ئاوا بە شوشەکەەوە یا بە قوتوەکەەوە وردە یا لەبەر خۆر دانرێ جا وای لێ دێتەوە بەڵام ئێمە وا باشە ئاما بیخۆین هەر بۆ شێوە بەکاری بۆ شێوە بەکاری بێت چونکە ئەگەر خسمانە ئاوی گەرمەوە پلەی گەرمەکەی بەرز بوانێ مادەیەک هەیە لەناو هەنجوینە لە دەستیدا پێی دەوترێ HMF هایدروکسید میتال فۆرفۆرین ئەوە لە دەستدا کە لە دەستیدا عاملێکی سەبەبی سەرەتانە ینی خراپە یان خۆر هەنجوین نابێت لەبەر خۆردانرێت هۆکاری چیە؟ گرنگی خۆی لە دەزەدا ینی کۆمەڵێ لە مادە بەهاکانی لە دەزەدا هەنگوین وا باشە یعنی مەسەر لە شوێنی تاریگە لە قوتوی تاریکە یان لە ماڵە لە سێبەرابێ نەخرێتە بەر خۆر و گەرمیش نەکرێت بەهاکانی لە دەزا بەس ئەوەی کە گرنگە من لێرەوە دەمەوێت ببینێنی بەڕێزی تەلەڤیزیۆنەکە بڵێم یعنی ئەوەی کە ئێستا ئاگای لێیە ئەم هەنگوینە گومانی لێ نەکەن زۆر کەس هەیە ئەڵێ هەنگوینم هێناوە هەنگوینەکەم دوایی بۆ بە شەکل فڕێماوە ئێوە خراپە فڕێدی گوناحە یعنی بەڕاستی ئەو هەنگوینی سروشتیە ینی هەر دەمەوێت شتێک بە بینەرانی بەڕێز بڵم هەر بۆ نمونە دۆشاو دەکرێت دۆشاو لە ترێ و لە خوڕماوانە بە تایبەتی منطقەیەمە خوڕماوان نیە تەڵان ترەیە دۆشاو ئەگەر زۆر مایەوە فترێکی زۆری بەسەر چوو یەکسەر دەنگکۆڵە دەکا ینی ئێمە پێڵێن ڕواوەتەوە لە ناوچەی خۆمان و ئەمانە زیاتر سلێمانی پێڵێ ڕوانەوە یا دەنگکۆڵە بوون دەنگکۆڵە کارڕقە بێ و ڕەنگی گۆڕە و زبرە بێ خۆ دۆشاوەکە شەکری تێ نەکراوە ئەمەش یەکێ لە سەبەبەکانی کە تووشی ئەمە ئەبێ ڕووەکە چەورەکانن بۆ نمونە هەنگوینی گوڵە بە ڕۆژە هەنگوینی گوڵە بە ڕۆژە لە ماوەی 3 مانگدا ئاوای لێ دێت لەبەرەوەی سەرچاوی ڕووەکەکەی ڕووەکێکی زەیتیە ڕووەکێکی چەورە ئەمە یەکەی لەو ئینانێ بەڵێ ڕێژەی ئاویش دەور و تەسیری هەیە نسبەی ڕێژەی ئاو هەنجوین خۆی نابێ شێوە زانستێکی و زۆر باشەکەی ئەوەیە ئەبێ ئاوەکەی نابێت لە 11 کەمتر بێت لە 11 کە لە وڵاتی ئێمە نییە بکاتە 11 هەنجوین هەتا خزبێتەوە خۆ باشترە نابێت لە 7.2 تێپەڕێ ینی هەنجوینێکی نۆرمال 7.2 خۆشبەختانە ئەم هەنجوینەی ئێمە ئەمساڵ بە پێی پشکنینەکان لە 13.4 خۆشحاڵیە کاک سیروان بەرباری هەنگوین بەسەر ئەچێت بڵین بۆ نمونە ئەکسپایر ئەبێت ئەم هەنگوینە ئەڵێن کە هەنگوین هەیە لە شاخەکانی هەرێمی کوردستان بۆ 1000 ساڵ ماوەتەوە تا چەند ڕاستە لە ڕاستیدا هەنجوین ئەکسپایر نابێت بەسەر ناچێت بەڵام خستنە قوتوەکەیەوە مەسەن شێوازی تعلیبەکە هەڵگرتنێ ئەو مادانەی کە مەسەن مادەیەکێ بۆ 2 ساڵە بێ مادەی هەیە بۆ ساڵێکە بێ ئەمە تێکچوونەکەی ئەمەیە ئەنجنا هەنجوین لە شوشەدا قەت تێک ناچێت پلاستیکیش ئێستا پلاستیکە جۆرێک لە پلاستیکی زۆر باش بە تایبەتی هێناوانە خاص بۆ هەنجوینە ئەم پلاستیکە بۆ ماوەی ساڵێک تیامێنێتەوە
ئێمە هەوڵەدەین کەمتری لە مانگی کشتیابێ مەسن هەتا دەیفرۆشین بە مشتری ئەی لە شانەکەی یا لە پورەکە ئەمە ئەوەی کە جەنابەت فەرمووت ئەوەی بەنسبەت هەنگوینی شاخەکان و زۆر کۆنە هەنگوین نامێنێتەوە ئەمە قسەیەکی هین نییە علمی نییە ڕەنگە شانەکە بمێنێتەوە طبعا ئەم شانەیەش هەتا ڕەشتر بێ شانەی سپیتریشمان هەیە ئەم شانەی هەتا ڕەشتر بێ کۆنترا شانەی مێوەکە ئاسێریکەوە ژێرەوە ڕەشتر هەتا ڕەش بێ مادەی پرۆپۆرسی زیاتر پێوە زیاتر پەروەردەی بەچکەی یاکراوە هەموو جارێکە بەچکەکە دێتە دەرەوە ئەو هەنگا دێ بۆ یاغێکی دەکا بەچی بۆ مادەی پرۆپۆرسی کە پێم وتی مادەیەکی گران بەهایە بۆ ئەوەی کە لە مەزاداتی حەیوی بیپارێزێ هەنگوین نامێنێتەوە چکە ئەو هەنگەی کە هەنگوینی تیامایەوە هەنگەکە ئەمرێ هەنگ نابێ هەنگوینی بێنێتەوە لە بەهارە هەرچی هەنگوینی هەیە بێ ئەیخواتەوە هەوڵەدا لانی کەم کە بۆشی نەخورایەوە هەوڵەدا خێرخرا بیخواتەوە بێنێتەدا و فڕیاتەوانێ بۆ ئەوەی شوێنەکان چۆڵکە بەچکەی یا پەروەردەکە هەنگوین نامێنێتەوە بۆ شێوە لە پورەی هەنگا بەڵام لە ڕاستیدا هەنگوین ئێمە دەتوانین خۆمان هەڵیگین یعنی لە ئاهرامەکانی میسراوەکو لە پێشترا بۆم باس کردی هەنگوین ماوەتوانێ شکڵ و شێوەی تێگەچێ بەڵام لە بەها خۆراکێکیدا نابەزێ زۆر باشە کاتە توانێت بەکاربهێنرێت بەڵێ دەتوانێت بەکاربهێنرێت دەستەکەلو خۆرانەی ئەکسپایر نابێت خۆراکێکی تەندروستە دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز سیروان ماوەتی ئاهەنگەوان و شارەزای لە بواری پەروەردەکردنی هەن کا بەشێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ مابوو بەڵام ئازیزانم وەگەزانین کە خانمان لە هەرێمی کوردستان لە بواری وەرزشدا زۆر بەرەو پێشچوون و بێگومان جێدەستێکی دیاریان هەیە لە ناو بواری وەرزشدا ئێمە ئەمڕۆ باز لەواکەین راپۆرتێکمان هەیە لەسەر ئەو خانمانەی مەلەوانی ئەکەن و خانوانەی کە لە بواری مەلەوانیدا پێشکەوتنێکی زۆریان بخۆیانەوە بین و شارەزایەکی باشیان هەیە بابێکۆ بینەری ئەم راپۆرتە بین و دواتر بەرتەوامە بین. منداڵیەوە زۆر حەزم لەوانەی وەرزش بوو کە لە قوتابخانە بووین ئەو ڕۆژانە کە وەرزشمان هەبوو من بەتایبەتی جل و بەرگی وەرزشی ئامادە دەکرد بەڵام دواتر لە ئەوەی کە زیاتر حەزم لێ بوو سەیری زوربەی ئەو فیلمانە و ئەو ڤیدیۆانەم دەکرد کە زیاتر باز لە مەلە دەکات من لەو کاتەوە هەر لە منداڵیەوە لەگەڵ سەفەرەکانمان کە دەچوین بۆ دەرەوە بۆ دەشت و بۆ گەشت زیاتر دەچمە ناو ئاو ئەو کاتەش خولیای مەلەکردن و حەزی مەلەکردن هیوایەتی خۆم بوو بۆیە سەرەتای فێربوونی مەلەکردنم لەو کاتەوە لە سەرەتای کەمەوی منداڵی دەستی پێکرد و زیاتر کەرم پێدا بۆ هەر گەشتێک و بۆ هەر دەرچوونێک و بۆ هەر شوێنێ ڕۆژتاین ئەوە من دەستم دەکرد بە مەلەکردن دواتر ئەو حەوزە پلاستیکیانەی کە هەبوو کە لە بازە دەفرۆشان ئەوانمان کڕی لە ماڵەوە بەردەوام خەریکی مەلەکردن بووم هەتا 2000 کە لە ڕانیا مەزبەح کرایەوە تایبەت بێ بە ئاهلەکان لەو مەزبەحە چەندین جار مەلەم کرد بەڵام لە دوای ئەوەشدا کە زانیم مەزبەحی جۆک و حەوزێکی بچووکە بیرم کردەوە لە زەی بچووک مەلە بکەم بۆیە هەوڵمدا بڕۆم بۆ زەی بچووک سەرەتا لەگەڵ دەستەخشکان بەرەو ئێوە ڕۆشتین دیار بوو کە من یەکەم کەس بووم توانیم و وەکو ئافرەتێک وەکو ژنێک بۆ مێژووی ڕانیا یەکەم جار توانیم لە زەی بچووک بپەڕمەوە ئەمە سەرەتای تقریبا 4-5 ساڵ ئێستا بوو کە بۆ یەکەم جار لە زەی بچووک پەڕیمەوە دواتر هەوڵمدا هەموو ڕۆژانە کردبووم بە بەرنامەیەکی ڕۆژانە دەڕۆیشتم بۆ زەی بچووک و لەگەڵ عائیلە و لەگەڵ خێزاندا وەکو سەفرێکمان لێ دەکرد ئەواندا دەریشتن لەبەر من دەچوون بۆ ئەو بەر و دەگەڕامەوە کە بەڕاستی چێژم لە دەبینی بە 4-5 جۆر مەلە دەمتوانی بپەڕمەوە بە مەلە باسکە بە مەلە بۆقا بە مەلە گشتا بە ژێر ئاو بەو جۆرە تەکنیک و بەو جۆرە مەلەکردانە بە کورتترین کات دەمتوانی بپەڕمەوە بەهاران بە تایبەتی کردبوومە خولیایەکی ڕۆژانە پەڕینەوە لە زەی بچوو وەکو حەزوق و ئارەزوێکی خۆمی لێ هاتبوو بۆیە بەردەوام ڕۆژان دەچوون بۆ ئەوێ جگە لەوەش کە 2000
کە وەرز گۆڕا پلەی گەرمی ئەو کاتەش هەتوانیم بڕۆمەوە بۆ ئەوێ و یا زۆر جاران سەفرەیەکمان هەبوو شوێنێکمان هەبوو من هەموو کاتێکیش دووبەرگی مەلەی تایبەتی خۆم هەبووە بۆیە توانیمە بپەڕمەوە لە زەی بچووک. گەشتێکمان کرد بەرەو وڵاتی ئێران بە هەمان شێوە ئێوەش شیمالی تایە بەحری قەزوینی تایە دەریای قەزوین کە دەریایەکی هێزگار گەورەیە دەوروبەرەکەی هەموو منقیزە و خەڵکی لێ و یعنی خەتەر بوو هەتا لێی نووسرا بوو کە مەلەکردن مەمنوعە لەبەر ئەوەی ناکە مەلە نەکەی لەبەر ئەوەی کە تووشی حاڵەتێکی کەوی مەلە نەزانیان شەپۆلە گەورەکانی دەریای قەزوین حاڵەتی دروستکە بەڵام من لەوێش توانین لەو بەحرە قەزوینە بۆ ماوەیەکی باش چەندین ڕۆژ ئەوەندە ڕۆژانێک کە لێوە ماینەوە و سەردانی ئەو دەریایەمان دەکرد من لە دەریای قەزویندا چەندین جار مەلەم کردو و هەتا بەرەو شوێنە قوڵەکەش ڕۆشتم شەپۆلە گەورەکانیشی زۆر جار یاری پێ دەکردین بەڵام لەبەر ئەوەی مەلەکەم باش بوو هەتا گەر هاتمە دەرەوە ئەوانە کە دەوروبەر لێوە بوون بە فارسی هاتیان خانم مەلەکردنەکەت زۆر باشە و ئەوەی بەڕاستی زۆر پاڵپشتم بووە زۆر هاوکارم بووە و زۆر تەشجیعی مەلەکردنی کردوم هاوسەرم بووە کە بەڕاستی هاوسەرم زۆر ئەویش مەلەوانێکی باشە بەڵام ئەو بە من دەڵێ ئێستا تۆ لە من باشترێ ئەمە وەکو خولیا و هەتا بەم ڕۆگەیشتم کە ئەمریکا ئەم ساڵ لە 15 و پێشتریش توانیومە وەکو ڕاهێنەر لە مەلەوانگەکە داخراوەکاندا ببن بە وەکو ڕاهێنەرە وەکو چاودێرێک ئەو کارە بکەم بۆیە ئەم ساڵ لە 15 لە مەلەوانگەی سکای لە ڕانیەکە بەشێکی جیمە و بەشێکیشی مەلەوانگەیە کە ئێستا ئەوە دەیبینن فێرخوازەکانم ئەوەی بۆسی تاسل فێرخواز هەر لەو دووسێ مانگەدا من توانیمە فێری مەلەکردن و شێوازی مەلەکردن و تەکنیکی مەلەکردنیان فێر بکەم لە 15 تا ئێستا ڕۆژانە بەیانیان و دوانیۆڕوان دوو شفت ئێمە توانیمانە پێشوازی لە میوانەکانمان بکەین هەیە بە مانگانە دێ هەیە بە ئشتراکی دوو هەفتە جارە دێکە هەیە بە ڕۆژانە دێ و هەمانە زۆربەی ئەو ساڵکە دکتۆرەکان دەیانێرن بۆ ئەوەی بۆ چارەسەر بۆ نمونە بۆ فەقەراتی بۆ پشتێکی بۆ ئەژنەوێتی یاخود هەیە نەخۆشی دەرونی هەیە کە بەڕاستی دکتۆر وای بۆ داناوە بێنە ئەو مەلەکە مەشغوڵ دەبێت دەرونیان مرتاح دەبێت ئەو ئەنزیمە دەڕێجەکە دەبێتە مایەی دڵخۆشی و بەختەوەری لە دوای وەرزشکردنەکەی کە وەرزشکردنی مەلەیە. فێرخواز کە بەڕاستی زۆر دڵخۆش بووم لەگەڵیان کە بەڕاستی جگە لەوێت کە فێرخواز بوون ئێستا ئێمە خوشک و هاوڕێمان لێ هاتووە هاتووی خێزانی و ئایلەیەمان هەیە لە هەیە مامەستا بووە هەیە معاون طبیە مەسەڵەن هەیە لە ژنی ماڵەوەیە و هەیە قوتابی خوێندکار بووە هەیە بەتایبەتی پێنج قوتابی کۆلێژی کولیە طب کە بەڕاستی ئەوانیش هاتن لێرە خوان فێری مەلەکردن و کە ئەوان ئێستا دەتوانم بڵێم مەلەوانێکی باشن لە هەر شوێنێ مەلە بکەن من پێم کن سەرکەوتوو دەبن و مەلەیەکی جوان دەکەن جگە لەوەش کە کۆمەڵێک منداڵ دەتەمەنی 4 ساڵ تا 12 ساڵ 13 ساڵ ئەوانیش لە فێرکاریەکەمدا بەشدار بن لەو ماوەیەدا کە بەڕاستی کۆمەڵێک خوشک و دایک ئەو دایکانەی کە بەڕاستی لە ماڵەوە پشتێشیان هەبووە یاخود بەتاقەت بوونا یاخود بەڕاستی لە ماڵەوە زۆرێک لە زۆرەکان تووشی بتاقەتی بوون ئەوان هاتون لێرە هەم فێری مەلەکەش بوون هەم توانیویانە وەرزشێکیش بخۆیان بکەن هەم لەگەڵ ئێمەشدا وەکو خوشک و وەکو دۆست ئەمە هەمیشە مامەڵەیان لەگەڵدا دەکەین کەواتە کۆی ئەو فێرخوازانێک کە من فێرم کردوون بۆ 30 بۆ 40 فێرخواز کە ئێستاش بەردەوامیان هەیە
بەشێکیان کە بەردەوام دێنەوە بۆ نمونە دوای ئەوەی ئەو مانگەی کە لێرە بەشدارن و لە ماوەی ڕاهێنەریدان دوای ئەوە بە قسری بۆ نمونە هەفتەی جارێ دووزار بۆ نمونە دوو هەفتە بە سەریەکەوە یان هەفتەی یەکەمی بەیەکەوە بەو شێواز دێنەوە. بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوامین هەروەکو وتمان لە تەوەری دوماندا باس لە داهات دەکەین بزانین کە هەرێمی کوردستان لەم ساڵدا داهاتی چۆن بۆ لەمان کاتیشدا باس لە پلان بۆ زیادکردنی داهات ئەەکەین و باس لەوە دەکەین کە چی بکرێت بۆ ئەوەی کە پلانێکی تۆکمە هەبێت بۆ ئەوەی کە بتوانین داهاتی هەرێمی کوردستان ڕوو لە زیاد بوون بکەین. هەر بۆم بەسەر دکتۆر خالید حەیدەر پسپۆر لە ئابواری ئابووری باشەوەیکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆریان سڵاو لێبێ بەخێراتی دکتۆریان باس سەرتا پێناسێک بۆ داهات بکەین بزانین داهات مەبەستمان لە چییە؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان خۆی داهات هەر لە وشە کوردیەکە یاخود بە عەرەبیەکەش دەخەل یاخود بە ئینگلیزیەکەش ئینکام ئەمانە بریتین لەوە کە ئەگەر وەکو تعبیرێکی نەقدی باسی بکەین ئەوەی کە داخڵ ئەبێ بۆ ماڵ بۆ ئەو یەکەی کە باسیەکە ئیتر ئەگەر مرۆڤ بێ ئەگەر خێزان بێ ئەگەر دوکان بێ ئەوەی ئەو بڕەپارێکە داخڵە بێ چێتە دەخیلەی ئەو یەکەیە کە باسیەکەین تر بۆ مرۆڤ ئەو دەخلە ئەو داهاتە ئەو بڕەپارێکە دەسی ئەکەوێ ئەو پێوترێ داهات اینجا داهاتی شتێرە تۆ جەنابێت ئەو بڕەپارێکە دەسی ئەکەوێ چەند سەرچاوەیەکی هەیە ئەوەی کە ئێمە ئێستا هەمیشە لە باس و خواست و گفتوگۆکردنە موچێ فەرمانبەران بۆیە ئەو بڕەپارێکە دەسی ئەکەوێ فەرمانبەر لە ڕێگەی حکوومەتەوە دەسی ئەکەوێ جگە لە ئەوە تەمان ئەوە موچەیە کە بەشێکە لە داهات و بەشی چەند بەشێکی تریشی هەیە بنمونە تۆ بەڕێزت ئەگەر ئەو فەرمانبەرە خانوویکی هەبێ زیادە خانوەکەی دابێ بەکرێ بنمونە ئەو کرێک دەسی ئەکەوێ ئەوەش ئەبێتە بەشی دووەم لە داهاتەکەی ئەگەر زەوێکی کشت و کاڵی هەبێ بنمونە لەوێەوە بەرهەمی دەست بکەوێ ئەوە بێتە بەشی سێم ئەگەر لە بازرگانی ئەگەر لە بابەتەکانی ترواتە تۆ بەڕێزت لێرە ئەو دەخلا بریتە لەو بڕەپارەیەکە لەو سەرچاوانە هەمە جۆر بێ ئەوە پارانە دەسی ئەکەوێت ئەو بێتە دەخل بەڵام ئەگەر بە تەنها باسی موظفێک بکەین فەرمانبەرێک ئیتر لە کەرتی گشتی بە یاخود لە کەرتی تاوێت بێ ئەوە موچەی وەریەکرێ بەرامبەر بە ئەو خەدەماتانە کە پێشکەشێکە لە ماوەی مانگێک. دکتۆر کەواتە باس لەوە بکەین کە داهاتی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ بەڵێ تەمان هەر ئاستەکەی زۆر نزمە بەداخەوە ئەگەر بمانەوە حەقیقەتەکە زۆر باوردی باس بکەین ئەگەر ئەفەرمووی جەنابتان سەرچاوەکانی چیەن ئێمەش هاوشێوەی عێراق و هاوشێوەی زۆرینەی وڵاتە نەوتیەکان بەدەر لە چەند وڵاتێکی دەگمەن کە داهاتەکانیان کە وڵاتی نەوتین و داهاتەکانیان جۆرە و جۆرە بینی بەڕێزت ئێمە وەکو عێراق هاوشێوە یەکترین کە داهاتەکەمان سەرەکی ترین سەرچاوەوەی کە عەرزی بەڕێستانم کرد بریتە لە نەوت فرۆشتنی دەرهێنان و فرۆشتنی نەوت و پارەمان دەست ئەکەوێت ئیتر جگە لە ئەوە چی ترمان هەیە بەنمونە کشت و کاڵمان هەیە گەشت و گوزارمان هەیە تا تقریبان تا ساڵی 2014 زۆر ئەکتیڤ بوو کارا بوو. بەڵام دکتۆر هەرێمی کوردستان زیاتر پشتی بە داهاتی نەوت بەستووە ئەمە تا چەند بووەتە هۆکاری کەمکردنەوەی ئەو داهاتەوەکو بەڕێزە دوێت. ئێستا تۆ جەنابەت سێریکە یعنی ئێمە دوو هۆکاری زۆر گرنگ هەبوو بۆ ئەم ساڵ کاریگەریان هەبوو لەسەر ئەو لاسەنگیەی کە لە دابشکردن یاخود پێکاتەکانی داهاتمان هەبوو هەمانەوە کاریگەری هەبوو بریتین لە تۆ بەڕێزت داهاتە نەوتیەکەی کە هەمانەوە کە باسمان کرد سەر چاوەسەرکیەکەی بۆ داهاتمان فرۆشتنی نەوتەکە ئەبینی بەڕێزت لێرە
نرخی نەوت کە دابەزی بەهۆی بڵاوبوونەوەی بەشی دووەم گۆڕاوە دوومە کاریگەریەکە خراپەکەی هەیە لەسەر داهات کە ڤایرۆسی کۆرۆنایە واتە خواست لەسەر نەوت کە دا ئەبەزێ نرخی نەوت کە دا ئەبەزێ ئەوەش بەهۆی بنمونە سیاسەتی نرخدانان نرخاندنی هینەکان بنمونە تەسعیری نەوت لە ڕێکنەکەوتنی ئۆپێک لەگەڵ رووسیا و لەگەڵ بەگشتی لە وڵاتان بوو بەوەی کە نرخی نەوت دابەزێت جگە لەوە چیمان هەبوو بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەم دوانە بەیەکەوە کاریگەریان هەبوو لەسەر سەرجەم وڵاتە نەوتیەکان بە سعودیەش کە ئێستا جنابتە نەزانن وڵاتی یەکەمی هەناردەکاری نەوتە لێرە بینی بەڕێزت کە ئەو ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بووەوە خەڵک کەمتر و کەمتر وردە وردە ئابووری جیهان هەمووی وەستا کەمتر و کەمتر خواستی هەبوو لەسەر ئابووری چین و بەرهەمی چین و خەدەماتی چینی وای لێ کرد کە چینیش پیاچوونەوە بەخۆی بکات و خواست لەسەر نەوت کەم بکاتەوە لەبەر ئەوەی ئەبینێ بابەتەکانی بۆ ساغ ناکرێتەوە لە بازاری نێودەوڵەتی لەبەر ئەوەی چینی هێزی دووەمی ئابووریە لە جیهان دوای ئەمریکا خواستی ئەو هێزی دووەمە دابەزی کە پێکاتەی ١40 خواستی نەوتە لە خەلیج وڵاتانی خەلیج جنابتە نەزانن وڵاتانی کن پڕن لە نەوت و دەوڵەمەندن بەڕاستی لەو بوارە بۆیە لێرە ئەو نرخی نەوتەکە دابەزی لە هەمان کات ئێمە ئابووری جیهان هەمووی وەستا ئیتر هاوردەکردنی بەداخەوەی کە ئێمە پشتی پیاوەستین زۆرینە شتەکە من هاوردە ئەکرێت لە دەرەوە لە ئێران لە تورکیا و لە وڵاتانی تریش هەموو وای لێکرد کە داهاتی یاریمی کوردستان ئاستەکەی زۆر دابەزێ سەرەکیترین هۆکار چی بوو وەکوتمان کە داهاتی ئابوووریەکەمان دابەزی لەبەرەوە پێک هاتووە لە نەوت وە فرۆشتنی نەوت کەواتە ئەگەر بمانەوێت داهاتێکی باشمان هەبێت ئەبێت لە ڕێگەی جۆرەکانەوە بۆ ئەوەی کە هاتوو ئەگەر یەکێکیان شکستی هێنا پشت بەدانێک پندێکی عەرەبی هەیە هێلکەکانت هەموو مەخەناو یەک سەبەتە بۆ ئەو ئینسان ئەگەر بکەوێ هەموو هێلکەکانی بنمونە ئەگەر بە یەک دەست بێ یاخود ئەگەر ینی هەموو هێلکەکان مەخەناو یەک سەبەتە یاخود بە یەک دەست هەمووی مەکرە لەبەر ئەوەی تۆ جەنابەت ئەگەر تووشی ڕووداوێک بوو ئینسانیان ئابووریەکەت بابەتەکانی تر ئەتوانن قەرەبووی بکەنەوە ئێستا بنمونە ئێمە ئەگەر ئابووریەکەمان پێک هاتبێ لە کشت و کاڵ کە ئێستا خەریکە الحەمدولله گرنگی ئەدرێ بە کشت و کاڵ شتێکی زۆر زۆر باشە گەشتیاریە پیشەسازی بابەتەکانی تر کە تۆ بەڕێزی داهاتی نەوتەکە دابەزی مشکلەمان نییە بەڵام ئەگەر لە هەمان کات کەرتی کشت و کاڵەکەمان توانە و ئیمکانێتی ئەوەی هەبوایە بابەتی ناوخۆیی پێداویستەکانی ناوخۆی پڕ بکردایەوە بنمونە ئیتر ئەگەر پارەمان دەست نەکەوتە لە نەوت وەکو تووشی بوون فعلەن و ناچار بووین بنمونە قەرز بکەین و نازانم ئیتر تووشی کۆمەڵێک پابندبوونی دارایی ئەو بابەتانە ببین وەمە لێ نەئاهات بۆ لەبەرەوە کردی کشت و کاڵ ئەیتوانی بنمونە پێداویستەکانی ناوخۆ بەتابەت لە بواری خواردەمەنیمان بۆ پڕ بکاتەوە بەڵام تۆ جەنابەت پارەت نییە پارەکە دابەزیوە داهاتەکە دابەزیوە بەوەی دابەزی نرخی نەوت باشە سەروی ١٧ بۆ 75 لە پێداویستەکانی ناوخۆ پڕ ئەکرێنەوە لەلایەنی تورکیا و ئێران و چین سەتادەی جیهان ئەو سەتادەی کە ئەمێنێت جیهان وڵاتانی جیهانی ترەگرێتەوە معنایەوە کە تۆ بەڕێزت لێرە دەوروبەرت کە ئێران و تورکیان بنمونە دراوسە بابڵێن دراوسەکانی ڕاستە و خۆی هەرێمی کوردستانن لەوێ مەشت هاوردەکەین ئەوانیش تووشی شکست بوون معنایەوە تۆ بەڕێزت بە گشتی دۆخەکەت وای لێەکە کە هاوڵاتی لە مستەوایکی نزم معیشت بکە بژی ئابوووریەکەت بواری وەبەرهێنان ئەوەستە بەگشتی لە هەمان کات تەبەن جگە لە بواری وەبەرهێنان پێش ئەوەش تۆ بەڕێزت موچەت پێدابین ناکرێ وەکو حکوومەت معنەیەوە حتا مستەوا بژێوی ئاسی بژێوی ژیانیش دابەزێت لە شتە یعنی پێشتر پێش 2013 خەڵکی کوردستان لە ئاسێکی زۆر گونجاوەژی لە ئاسێک کە پێ ئەوترا بنمونە خۆشگوزەرانی ڕەفاهیە بەڵام دوای ئەوە نەخێر دوای توش بوون بە شەڕی داعش و بڕینی بوجە و موچەی بودجەی هەرێم و موچەی فەرمانبەران و دوایەوە تا گەشتن ئەم حاڵەتی ئێستا هەموو ئێمە لە سەردەمی قەیران بووین بەڕاستی ئەمجا قەیرانەکەمەشتەوە هاتووە کە ئێمە پلانمان هەیە جێبەجێ ناکرێت ڕقممان هەیە ناخرێتە سەر یان ناچێتە بواری جێبەجێکردن ئیدارەکردنی ئابوووریەکەمان بەپێی پێویست نەبووە کە تۆ جەنابەت ئەو سەرچاوە دارایەنەکە هەیە بە شێوازێکی هاوسەنگی متەوازن دابش بکرێت بۆ بتوانی
بەلاینی کەمەوە لە مستوایەکی مەقبول پەسەندکرا و ئیداری ئابووریەکە باشە. کاتە دکتۆر ئەم شکست هێنانی داهات لە نەبوونی پلان یاخود جێبەجێ نەکردنیەتی؟ تۆ جەنابەت ئاساییە بەڕێز پلان بریتە لە چی؟ بریتە لەوەی کە تۆ جەنابەت پشتبەستن بە سەرچاوەکانت ئامانجدانی بنمونە ئەفەرمووی بەڕێزت من سەرچاوەکانم بۆ ئەم ساڵ بۆ ساڵی داهاتوو ئینشاءڵڵا 2021 ئەمانن و لە کۆتایی 21 من ئەبێ بگەمە ئەم ئامانجانە. طبعا ئامانجیش جەنابەت ئەزانی هەدەفیش ئەوەیە هەدەفەکان ئەبێ قابلی پەیوانەکردن و قیاس بن. یعنی تۆ بەڕێزت ئەتەوێ ئەوەندە مەکتەب دروست بکەیت، ئەوەندە مؤسسەی حکومی دروست بکەیت، ئەوەندە ئیتر نەخۆشخانە دروست بکەیت، ئەوەندە تەلەبەت هەبێ لە بواری پزیشکی، ئەوەندە تەلەبەت هەبێ لە بواری ئەندازێرەوە ئەمانە کۆمەڵێک ئامانجن دیاری ئەکرێت بە پێ سەرچاوەکان ئەتوانی بگەیتە ئەوە ئەبێ لە سەرتاوە کە زانیت سەرچاوەکانت چەنن بەقەت ئەو سەرچاوانە بجوڵی بۆی بگەیتە ئامانجەکانت. لێرە ئێمە زۆر بە ئاسایی ئەتوانین ئەگەر ئاماری وردمان هەبێ لەسەر سەرچاوەکانمان ئەتوانین پلاندا بنیت. کۆمەڵێک پسپۆر بانگەکەین لەو بوارە حکوومەت پێیان ڕاستپێرەوەی کە ئەم بابەتانەمان بۆ جێبەجێ بکە پلانەکەمان بۆ داڕێژن بۆ ئەوی دەست بکەین بە جێبەجێکردن. باشە تۆ جەنابەت لێرە پلانەکەت دانا ئەمە سەرچاوەکانتە و ئامانجەکەشی دانا بۆ سەڵی داهاتوو، بەڵام کاتی تسەر جێبەجێکردنی هەنگاونان بۆ جێبەجێکردن پارەکە دەست ناکەوێت. وەتەتەوا بوو هەموو هاوکێشەکە هەموو پلانەکەی داتنا تێکچوو بۆ لەبەر تۆ بەزی پشتبەستن بە داهاتەکە پشتبەستن بە سەرچاوەکان سەرچاوی داراییت هەیە سەرچاوی مرۆییت هەیە ئەمانە ئەگەر کورتهێنانیان هێنا ئەجزیان هێنا تۆ ناتوانانی بگیتە ئامانجەکەت. معنای ئەوەیە پرۆسەی دانانی پلان کە پرۆسێکی زانستیانەیە تا ڕادێک ئاسانە تا ڕادێک ئاساییە ببوونی ماشاءالله کەسانی بەتوانا و لێ هاتووی خۆمان ئەتوانی پلادام، بەڵام ئەوە کە زۆر گرنگە بڕیاردان بۆ جێوەجێکردنی پلانەکە ئەوش ئەکەوێتە لە ئەستۆی حکوومەت ئەبێ. بێگومان دکتۆر باباسێک لە کەرتەکان بکەین ئەمە بزانم کە کەرتی کشتتوکاڵ تا چەند ئەبێتە هۆکاری ئەوەی کە داهاتی هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بێت و تا چەند لە ئێستادا گرنگی دراوە بە کەرتی کشتتوکاڵ پێویستە لە پلانەکانمان چۆن پلانێکی تۆکمەدانین بۆ کەرتی کشتتوکاڵ بۆ ئەوی کە بتوانرێت لە ڕووی ئەم کەرتەوە داهاتی هەرێمی کوردستان زیاد. ئەگەر بابەتەکە بکەین بە قۆناغ تۆ جەنابەت لە ساڵی 2003-2004 هەتا ئازادیەکی ئابووریت پێبەخشرا بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی عێراقا کە هەرێمی کوردستان کەیانێکی سەربەخۆی هەبێت و بڕیاری ئیداری و اقتصادی ئەو بابەتانە بدات لە چوارچێوەی دەستور و گەڕانەوە بۆ حکوومەتی ئیتیحادی لەو بوارانەی کە بابەتەکان بە نمونە سیادیین عێراق هەمووی ئەگرێتەوە ئیتر ئەوەی کە باسی لێ ئەکرێ داهاتی نەوتەکەت هەیە بواە لە ڕێگەی عێراقەوە بواە بە نمونە داهاتی خاڵە سنووریەکانت هەیە کە بەپێی دەستور بە نمونە مادام ئەوانەس سنووری عێراقن بەگشتی ئەبواە بە ڕێکەوتن بکرایە و بابەتەنەك ئەمانش ئەگەر بە ڕێکوتن ئەوانەمان بکردایە بەڕاستی تووشی ئەم کێشانە نەبوون کە ئێستا موچە خۆر موچە خۆر ئێستا باجەکەی ئەدا بەڕاستی وە بازارەکانی هەرێمی کوردستانیش بەگشتی. مهم ئەوەی کە تۆ جەنابەت تا پێش 2000 لە 2003-4ەوە تا 2013 زەمان زۆر باش بوو بوارەکانی تری ینی چالاکی ئابووری بە کشت و کاڵ و پیشەسازی و گەشتیارەوەوانە ڕۆڵێکی زۆر گەورەیان نەبوو بۆ لەبەرەوە دانان قاستە سەرقاچ داهاتی نەوتت دەست بکەوێت بە ئاسایی واتەیەکە کە ئەنسان بێت ئەنسانێکی تەمەڵ ئابوووریەکە تەمەڵ بێ بۆ لەبەرەوەی پارێکی ئاسانت دەست ئەکەوێ خاوەن مولکێکت هەیە بینایەکی گەورەی هەیە ماگانە بە نمونە $1 ملیۆن دەست بکەوێت بۆ خۆی ماندوو بک بچێ بە نمونە ئەم پرۆژێ بکات ئەو بکاتەوە بکات نەیکات. بەڵام ئەگەر ئەو خاوەن مڵکە کەسێکی چالاک بێت لەگەڵ ئەو پارشەکە دەستی ئەکەوێ ئەو $1 ملیۆن ماگانی دەست ئەکەوێ یاخود کەمتریان زیاتر بڕێکی پارەی گونجاو بێ بی باڕێک مان دوومان و سێمان چوارمان کۆی بکاتە وەکو ئیمارات بیخەتە پرۆژەیەک لەگەڵ ئەو بینایە مەکتەبێکی تایبەت دروست بکە لەگەڵ ئەو مەکتەبی تایبەتە نەخۆشخانەی دروست بکە ها بوو بەچی ئەوەی کە باسمان کرد لە سەرەتا دەمخۆ جۆرا و جۆرکردنی سەرچاوەکانی داهات ئێمە داهاتی نەوتەکەمان هەبوو تاو خۆش حاڵە بین بۆ خۆمان لێ ئەدین ئەخەوین و عێلاقەمان بە هیچ چۆنیە و کێشەشمان نابێ نرخی نەوت لە $110 کە ئێمە لە 55 بۆ $60 قازانجەکە حکوومەتە گەن نرخێکی لەوەندە بێ کە لە خوا بە زیاد ئێستا نرخی نەوت جوڵاوە گەشتوێتە $50 یعنی ئەمە شتێکی دڵخۆشکەرا بەهۆی بڵاهینی گەشتن بە ڤاکسین و بەرهەمێنانی ڤاکسینی کۆرۆناکە ئەگەر
خوانەکە ساڵی داهاتویەکی لە ئابووری گەورەکان ڤایرۆس و بەدبەختێکی ترمان بۆ نەدۆزێتەوە. مهم ئەوەی کە مهمە لێرە تۆ جەنابەت تا 2013 وەزعمان وابوو. دوای 2014 بینیمان ئێمە پارەمان بۆ نایەت لە بەغا ئەو پارەیە بەشمان ناکە ئەگەڕین بە دوای چی گەڕین بە دوای سەرچاوێکی تر بۆم پارەکەمان بۆ قەربوو بکاتەوە نەک بەستەنها بەس پارەکە تۆ جەنابەت لێرە ئەو پارێکە لە نەوتەکە دەستێتەکەوێ ئەینەریتە دەرەوە بۆ دێتەوە ئەیدەی بە موچەی فەرمانبەران ئەگەر کەرتی کشت و کاڵ یاخود کەرتەکانی تریش بیان توانایە بەشێک لەو پارەیە بدەن بە فەرمانبەرانی کەرتی گشتی و کەرتی تایبەت و ئەوانە ئێمە ئەو بڕەپارێکە بۆ من ئەهات لە دوای 2014 پارێکی سنووردار بوو نەمان ئەدا بە موچەی فەرمانبەران ئەماندا بە دروستکردنی کارگەیەک بۆ دابینکردنی هەلی کار و زیادکردنی داهات موچە بۆ فەرمانبەران ئەبینی لێرە ڕاست کەرتی کشت و کاڵی مە هەناردەکردنمان نییە بەڵام دکتۆر ئەم ساڵ کەرتی کشت و کاڵۆکو بەڕێزت پێشکەوتنێکی زۆری بەخۆ زۆر بۆ لەبەربوومێکی زۆرمان لە ناچاری بەڵام حکومت هاوکاری جوتیاران نەبوو و ئەدبینی لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆربەی جوتیارەکان بەربوومەکانیان فڕێدا بۆ لەبەرەوەی تۆ جەنابەت معقول نییە من و بەڕێز و برادران و هاوڵاتیان بچین کیلۆی تەماتە بە 750 دینار بکڕین کە ئێرانی و تورکیەوەنەکان بە 250 دینار خۆ بە 300 دینار یعنی ئەمە هەڵسوکەوت و تەسەڕفێکی ژیرانە نییە بۆ بەکاربەر لە زانستی ئابووری ئەڵێ بەکاربەر کەسێکی ژیرە ئەو پارێکە دەسی ئەەکەوێ بە ژیرانە خەرجی ئەکە تۆ جەنابەت 500 دینارت هەیە ئایا معقولە بچی 250 قرز بکە بۆ بچی 1 کیلۆ تەماتەی کوردی بکڕی یان 500 دینارەکە ئەیکێ بە دوو بەشەوە 250 دیناری ئەدەی بە کیلۆی تەماتە و 250 ترش ئەدەی بە کیلۆی خیار سێ چوار بنمونە شتی بابەتی تر لەوانەیە بکڕی هەرچەند 250 دینارکە بەشی ئەوەندە شت ناکە بەس مەبەستم ئەوەیە ئەو 500 داهاتی کەمە بە دوای نرخی کەمە گەڕێت ئەو زیاتر لەکە کە ژیرانەتر تەسەڕف بکە بۆ پارەکەمەی کە هەیەی معنای ئەوەیە کە تۆ جەنابەت لێرە نەجوڵاندن و هانەدانیەوەی کە ئەفەرمووی جەنابەت کەرتی کشت و کاڵ و کەرتەکانی تریش وا لێەکە کە تۆ بەڕێزت چی بکەیت وا تووشی ئەم دۆخەبی ئێستا ئەوە کە بەڕاستی بابەتێکی دڵخۆشکەر هەیە کە دەستەی وەبەرهێنان لەخوا بەزیاد بێ کۆمەڵێک هەلی وەبەرهێنانی ڕاگەیاندووە لە بوارە تایبەتەکان ئیتر بە ئەو بەڕێزانە لە دەستەی وەبەرهێنان بە تاکید ڕاگەاندنی ئەو هەلی وەبەرهێنانە ئەوە کاین کراوە دیارە بە پێی داتا و زانیاریکەوە باسمان کرد و پلانی بۆ دانراوە بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی دامەزراندنی و دروستکردن و تەسیسکردنی ئەو کۆمەڵە و ئەینی پرۆژەیە لەو بوارانە ئابوووریەکەمان پێشەکەوێت باکردی تایبەت بێ مشکل نییە با کەرتی گشتی نەبێ ئێمە لەگەڵ ئەوەین کە ئابووری ناسان هەمیشە لەگەڵ ئەوەن کە کەرتی گشتی ڕۆڵێکی سنوورداری هەبێ لە ئابوووریەکە ئەبینین ئێمە ئەزمموی وڵاتە پێشکەوتوەکان زۆرینەیان کەرتی تایبەت بڵێ کەرتی تایبەت کلیلە بۆ پێشکەوتنی وڵاتەکە بۆ ئابووری وڵاتەکە بەڵام ئەوە کە زۆر گرنگە حکوومەت هاوکار بێ ئەوەی ئەفەرمووی جەنابەت جوتیار کە هات تەماتەکە خستە سەر جادە لەبەرەوەی حکوومەت هاوکار نەبوو حکوومەت ڕێگەی نەگرت لە هاوردەکردنی تەماتە بۆ ئەوەی لێرە چی بکات بنمونە کە ئەڵێم نەگرت درەنگ کردی یاخود لەو ئاستە نەبوو هەمیشە من لەگەڵ ئەوەم کە حکوومەت ئیشی کردووە بەڵام لە ئاسی پێویست نییە بۆ لەبەر ئەوەی جەنابەت ئابووری ناسێکی بە عەدالەت قسە بکە ئەبێ بڵێ حکوومەت ئیشی کردووە بەڵام ئیشەکەی لەو ئاسە پێویستە نەبووە یعنی هاوکاری جوتیارانی نەکردووە ئەوە نەخێر ناکرێ بڵێ نەکراوە بەڵام لە ئاسی پێویست نەکراوە یعنی تەنها هاوکاریکردنەکە چییە من ئەگەر ڕێگر بم لە هاوردەکردنی شتومەک ئەوە من هاوکاری کێم کردووە بەرهەمێنی ناوخۆیم کردووە هاوکاریم کردووە بە ناڕاستەوە خۆ ئاو یاڵە زیرەک بە چالاک بە بابەتەکانی خۆت بفرۆشە لە بازار لێرە شتێکی گرنگ هەیە کە ئاستی فرۆشتنی بابەتەکان وەکو نرخ لە ئاستێکی گونجاو بێ بۆ ئەوەی ینی توانە و ئیمکانێتی هاوڵاتی خۆمان لە ئاستێکی زۆر بەرز نییە بۆ بتوانانی هەموو شتێک بکڕێت ئەوش دیسانەوە جارێکی تر بەشێکە لە هاوکاری باشە دکتۆر وەکو دوا پرسیارم پێویستە حکومەت چی بکات تا کێشەکان چارەسەر بکات بۆ ئەوی بتوانێت داهاتێکی زیادی هەبێت پێویستە هەموو شتێک بکات بەڕاستی ئەوەی کە ئەبێ بیکە حکومەت بەڵێ ئەوەی کە ئەبێ بیکە حکومەت ئەبێ قەبارەی خۆی کەم بکاتەوە یعنی ئێمە کاڵیم ئێمە من و سەرجەم هەموو هاوڕێیا ئەزیزەکانی خۆم لە بواری ئابووری ئەوانە ئابووری ناسان بیرمان لەوە کردوێتەوە و پێشنیاری ئەومانداوە بە
برادران و ناسیاوانەوانی کە ڕێیان ئەگاتە حکوومەت وتمان پێش پێکهێنانی حکوومەت باسی ئەومان کرد کە قەبارەی حکوومەت وەزارەتەکانمان بچووکتر بێ بەداخەوە نەکرا. ئیتر ڕێکەوتنی سیاسی ئەوە بابەتانە بۆ پێشنیار یەکەمەوەی بۆ ئەوەی قەبارەی حکوومەت و موچە خۆر و موچە و ئەو بابەتانە کەمتر بێ. لە هەمان کات قەبارەی کەرتی تایبەت فراوانتر بکرێت. ئەمە هەنگاوی دوم. هەنگاوی سێم لە کەرتی تایبەت هەوڵ بدرێت بۆ ئەوەی بواری کشتتوکاڵ و ڕاگەیاندنی شۆڕشی کشتتوکاڵی بکرێت. ژمارەی کارمەندان، فەرمانبەران، جوتیاران و ئەوانی کە لە کەرتی کشتتوکاڵەکەن زیاد بکە بۆ ئێمە بتوانین ڕێگری بکەین لە چی لە هاوردەکردنی شتومەت لە بواری کشتتوکاڵ لە ئێران و تورکیە و بەڕاستی ئەوە شتێکی خاڵێکی زۆر گرنگە. لە هەمان کات وا بکەین لە کە بینیمان لەخوا بە زیاد بێ لە هاوینی ساڵی پار لەگەڵ بوونی کۆرۆنا و نەخۆشیەکە گەشتیارانێکی زۆری عێراقی ڕوویان کردە هەرێمی کوردستان وا لێ بکەین کە کەرتی گەشتیاریش کەرتێکی چالاک بێت گرنگی پێ بدرێت و بەهاندانی کەرتی تایبەت بۆ ئەوەی بتوانین ئێمە بەلاینی کەمەوە لە ڕێگەی کەرتی کشتتوکاڵ و کەرتی گەشتیاری ئابووری کوردستان بەهێز بکەن بەتاکی. دەستەکانە خۆشە دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ سپاس بۆ دکتۆر خالید حەیدەر پسپۆر لە بواری ئابووری کابەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازان ئێستاش پەیامبێرمان کاروان باشێکی ڕاستەوخۆ لە کۆی و لەگەڵمانە. کاروان سڵاو لێ بەیانیت باش پێ دەبێ بزانم کە زانیاریەکان لە لای تۆچین لە تەختەقۆ لەگەڵمانەیە. کۆژین سلااو لێوە سلااو لە بینەرانی گەلی کوردستان بڵێ ئەمە لە شاری تەختەقین نەخۆشخانەی تەختەق هەڵبەتەوەکەوەی کە پێشببینی دەکرا لەلایەن تەندروستکارانی کوردستان و بە تایبەت ئەو وڵاتانێکەوە چوار فەسڵی لێ ڕوودەدات یەکێک لەوانە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی وەک ئەوەی کە دکتۆران پێشببینیان دەکرد ڕێژەی بەرزبوونەوەی توشبووانی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە بەڵێ ڕوو لە زیادبوونە من دەمەوێت ئامارێکی سەرەتایی باز بکەم وەک ئەوەی کە ئێمە لە دوێنێ لە سنتەری مادبۆ نەخۆشی گوازراوەکان وەرمانگرتووە زیاتر لە 5,000 پشکنینی کۆڕۆنا کراوە و زیاتر لە 4,000 و نزیکەی 4,000 توشبووی کۆڕۆنا هەیە و تا ئێستاش کە ئێمە قسە دەکەین 50 کەس لە سنووری قەزای کۆیە گیانی لە دەستداوە بەو نەخۆشیە و لە نەحیەی تەختەق ئێستا ڕێژەکە لە بەرزبوونەوەدا تا حدێک لە کۆیە ئەوەی کە باز دەکرێت ڕێژەکە ڕاوەستاوە. ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز ئێمن کاکە میرزا بەڕێبەری نەخۆشخانەی تەختەق دەکەین. کاک تۆر باین باش زۆر سپاس بۆم دەکەتە. بەیانی ئێوە بەیانی بینەر و بیسەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان باش زۆر سپاس بۆ ئەم چاپێکەوتنە هیوادارین بتوانین لە ڕێگەی ئەم زانیاریانەوە یا هەروەها لە ڕێگەی ئەو ڕێنمایانی دەیدین بتوانین خەڵکی شارەکەمان پارێزین لەو نەخۆشی کە ئێستا لەول شارەکەماندا بەربڵاو و هەروەها سەری هەڵداوە کە ڕێژێکی زۆری خەڵک توش بوون و ڕێژێکی زۆری خەڵکی گیانیان لەدەستداوە لە شارەکەمان. بەرزبوونەوەی ڕێژەی کۆڕۆنا بۆچی دەگەڕێنەوە ئێوە وەکو نەخۆشخانەی؟ ئێمە طبعاً وەکو بیدایەت کە لە سەرەتای سەرهەڵدانی کۆڕۆنا لە کوردستان لە ناوەڕاستی مانجی دوو لە کۆتاییەکانی مانجی دوو طبعاً ئێمە تا مانجی شەشش هیچ حالەتێکی توشبووی کۆڕۆنا نەک لە گیانە دەستدان هیچ حالەتێکی توشبووی لە تەختەق نەبوو. بەڵام طبعاً خۆتان دەزانن تەختەق شارێکی هەم گەشتیاریەوە هەم شارێکی کەشکشتتوکاڵیە لەبەرەوەی کە خەڵکێکی زۆری تەختەق خەڵکێکی زۆری دەرەوەی تەختەق یان خەڵکێکی زۆری شارەکانی تری کەرکووک و سلێمانی و هەولێر و بگرە لە خواروی عێراقش لە بەغداوە کە سەردانی شاری تەختەقیان دەکرد بۆ گەشت. ئەمە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی سەر هەڵدان و هەروەها ئەو ڕێژە زۆری توشبووی کە لە تەختەق تۆمارکرا و هەروەها هۆکاری دومیش ئەوەیە کە خەڵکی تەختەق خۆتان زانن خەڵکی تەختەق خەڵکێکی بە کشتتوکاڵەوە خەریکن طبعاً بەرهەمە کشتتوکاڵەکانیان دەبێت بۆ شارەکانی تر. طبعاً ئەمەش هۆکارێک بۆەوەی کە ئەو خەڵکانی ئێمە کە دەچن بۆ شارەکانی تر لەوێدا و هەروەها لەوێەوە کە تووشی ئەم نەخۆشیە دەبوون ئەوەش دەبۆ هۆی کە هۆکاری گواستنەوەی ئەو نەخۆشیە هەم لە کەسەکەی کە دەچوو ئەو شارە و هەم بۆ کەسوکارەکەی هەم بۆ خەڵکی هاوشاریانی ئەم شارەش. هۆکاری سێمیش ئەو بەڕاستی ئێمە لە بیدایەتەوە خۆتان ئەزانن ئێمە هەڵمەتێکی دەڕۆژەمان ڕاگەیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە بۆی خەڵک خۆ پارێزە لە نەخۆشیە یا طبعاً بەشێکی زۆری خەڵک بەهۆی ئەم قەیرانی دارایی و کۆمەڵێک مەشاکلی ترەوە خەڵک نەتواندرا بەو شکلە کە لە بیدایەتەوە پابەند بوون طبعاً لە دوایمانی شەشەوە پابەند نەبوون بۆ ئێستا ڕێژی زۆری خەڵکی ئەم ڕێژێکی زۆری توشبووی لەم شارەدا تۆمارکرا بگرە گیانە دانیشتمان لە ڕێژەی ستاندەر زیاتر ئێستا. توانای نەخۆشخانەکەتان چۆنە بۆ پێشوازیکردن لە نەخۆشی ئایەوە کە توشبوویی کۆڕۆنا دەکەن ڕاستەخۆ ئاڕاستی کوێی دەکەن یاخود دیهێڵن لای خۆتان یان دیهێنە شارەکان؟ طبعاً ئێمە وەکو
خۆتان دەزانن سنتەری کۆرۆنا ئەو سنتەرەیە کە پێشوازی نەخۆشی کۆرۆنا دەکات بەڵام ئێمە وەکو سنتەر یاخود شوێنی بنکەیەکمان هەبێ و پێشوازی نەخۆشی کۆرۆنا نیمانە ئێمە یەک نەخۆشخانەی گشتی تەقتەقمان هەیە کە نەخۆشخانەیەکی گشتیە کە سەرجەم ئەو نەخۆشخانەی بە هەر لە نەخۆشیە ئاساییەکانەوە تاوەکو نەخۆشی کۆرۆنا بگرێت زۆربەی نەخۆشیەکانی تر سەردانی ئەم نەخۆشخانە دەکەن لەگەڵ مەڵبەندی تەندروستیمان هەیە کە ئەوان تا کاتژمێریەک داوام دەکەن ئێمە نەخۆشخانەکەمان نەخۆشخانەیەکی 24 کاتژمێریە طبعا لێرەدا ئێمە ئەگەر نەخۆشی گومانی کۆرۆنای لێ بکرێت یاخود نیشانەکانی کۆرۆنای لێ بێت چونکە خۆتان دەزانن سەرەتا بەردە نیشانەکانەوە لە ڕێگای دکتۆرە بەڕێزەکانەوە تەشخیص دەکرێن ئەگەر بێت و گومانی ئەوەی لێ بکرێت کە کۆرۆنای هەیە لێرەدا دەگوازرێنەوە بۆ سنتەری ماد لە کۆیە کە طبعا سنتەرێکە تایبەتە بە نەخۆشانی کۆرۆنا لەوێدا چارەسەر و هەروەها پزیشکی تایبەتمەند هەیە لەوێدا چارەسەری ئەو نەخۆشانە دەکەن کە توشبی کۆرۆنا بوون بۆیە نەخۆشەکانی تەختەق ئێمە هیچ شوێنێکمان نییە بتوانین لێرە نەخۆشی کۆرۆنا لێرە داخل بکەین بەڵکو ئەگەر بێت و گومانی لێ بکرێت ڕاستەخۆ ئاراستە یاخود یانگوازینەوە بۆ نەخۆشخانەی یاخود سنتەری ماد لە کۆیە ڕێنماییتان چییە بۆ هەوڵاتیانی سنوورەکە کە ئێستا بڵێن چۆن هەواڵێکی دڵخۆشکە لە بۆ دۆزینەوەی ڤاکسینەکان ئێوە ڕێنماییتان چییەکەوە ئەمەوەی تاوەکو ڤاکسینەکە کارن کوسن ئایا تا چەند جێی دڵخۆشیە دۆزینەوەی ڤاکسینەکە طبعا ئێمە جارێ ئەوەی کە ئەو جارێک باسی ڤاکسین دەکرێت طبعا ئێمە سەرەتای دروستبوونی ڤاکسینەکە یاخود سەرەتای دۆزینەوەی ڤاکسینەکەیە لەبەر ئەوە بەڕاستی هیچ ئامارێک لەبەردەست نییە تا ئێستا چەندە کۆمپانیایەک یان مەسەن ئەو شوێنی کە دۆزراوەتەوە 195 کە خەڵک سوودی لێبینیوە بۆیە تا ئێستا تۆ ناتوانانی تهدیدەن بڵێ ئەم ڤاکسینە ڕێژەکەی چەند سوودی دەبێ بەنسبەت ڕێنمایی طبعا ئێمە دەزانین ئێستا خەڵک لە بەڕاستی ڕوبەڕووی قەیرانێکی دارایی زۆر سەخت بووەتەوە دەزانین کە خۆپارێزیەکە زۆر سەخت بووە بەڵام ئێمە بەڕاستی داواکارین لە خەڵک لەبەرەوەی بۆی گیانی هاوڵاتیان گیانی هاوشارێنمان پارێزراو بن لەو نەخۆشی و هەروەها نەبێت ئەوەی گیانە دەستدانی ئازیزانیان طبعا ئێمە خۆمان تا ئێستا نزیکەی لە شارێکی وەک تەقتەقدا نزیکەی 25 کەسمان تا ئێستا گیانی لەدەستداوە بە نەخۆش کۆرۆنا کە ڕێژەیەکی زۆرە بۆ شارێکی وەک تەقتەق بۆ شارێکی وەکو ئێرە لەبەر ئەو بەڕاستی داواکارین لە خەڵک پابەندی ڕێنماییەکان بن و هەروەها پابەندی ئەوە بن بەڕاستی کە وا بکەین ئەم نەخۆشیە زیاتر و زۆرتر لەم شارەدا بەڵاو نەبێتەوە و هەروەها داواکاریشم لە کاربەدەستان و هەروەها حکومدارانی ئەم وڵاتە بەڕاستی خەمێک لە کارمەندانی تەندروستی و خەمێک لە خەڵکی ئەم وڵاتە بخۆن چکە بەڕاستی کارمەندانی تەندروستیش ئەو خزمەتی کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کردویانە بە نەخۆشانی کۆرۆنا بە سەرجەم نەخۆشان بەڕاستی ئێستا ڕەنگە ئەو توانایە ڕەنگە ئەو خوڵقی جارانی نەبێ بتوانێت خزمەت بە نەخۆشانی کۆرۆنا بکە بۆیە بەڕاستی لە دوولایەنەیە چگە خەڵک ئەوەی کە ڕێنمایەکان جێبەجێ بکە و هەروەها پێویستە حکومەتیش بەئەرکی خۆی هەڵبسێت بەرامبەر بە کارمەندانی تەندروستی و هەروەها بە کۆی گشتی خەڵکی ئەم شارە نەخۆشخانەیەکی تەختەق بەڵێ سەر بە بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی بەڵێ لە ڕووی داو دەرمان و چارەسەری پزیشکیەوە نەخۆشخانەکەتان نەچاس دەکات طبعا ما خۆمان دەزانین ئەو قایرەنەدارایە تەنیا ڕوبەڕووی نەخۆشخانەی گشتی تەختەقیان بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی کۆی نەبووەوە لە سەرجەم نەخۆشخانەکان و هەروەها لە سەرجەم بن کە تەندروستی بەڵێ تەندروستیەکان کێشەی داو دەرمان و پزیشک و هەروەها بگرە ستاف و ئەم کێشانە پەیدا بوون بەڵام بڵێم کێشەیەکی زۆر گەورەمان هەیە ئەو کێشە زۆر گەورەیمان نییە بەڵام لە ڕووی داو دەرمان و پێداویستی بەڵام پێداویستی زۆرمان دەوێت بە تایبەتی بەڕاستی ئەم نەخۆشیە ئێستا خەڵکێکی زۆر ئێستا لەم شارە پێویستی بۆیە کە نەخۆشەکەی نابات بۆ نەخۆشخانەکان کە تووشی کۆڕۆنا دەبێت لە ماڵەوە داخلی دەکات خەڵکێکی زۆر داوای ئۆکسجینمان لێ دەکات خەڵکێکی زۆر داوای پێداویستیەکانمان لێ دەکات داو دەرمان تەعاً پێداویستی پزیشکی زۆر بۆ کۆرۆنا تەعاً ئەو نەخۆشانی کە تووشی کۆڕۆنا دەبن تەعاً ئەو دەرمان و پێداویستیانی کە لە دەرەوە بکڕێت زۆر قرس دەکەوێت لەسەر کە سوکاری نەخۆشەکە بەڵام ئێمە لەو ڕۆوە بەڕاستی ئێمە پێداویستی تەواومان لەبەردەست نییە تاوەکو هەر نەخۆشێک هات پێویستی بە ئۆکسجین بێ بیدەین لە ماڵە بخۆی نەخۆشەکەی داخل بکە یاخود ستافی تەواو یاخود پزیشکی تەواومان نییە کە بچێ بۆ نەخۆشخانەکە بچێ بۆ ماڵیان لەوەیە کە چارەسەری ئەو نەخۆشە بکە بۆیە بەڕاستی ئێمە پێداویستی زۆرمان هەیە بەڵام بەهۆی ئەم قەیرانەوە یعنی چەند چی بڵێن تا ئێستا بەڕاستی ناتوانین بڵێن وەڵاهی بەڵێن بدەین بین لە داهاتوودا ئەم بەڵێنیشمان پێ نەدراوە تاوەکو بڕین تەنیا لە ڕێگە هەندێک ڕێکخراوی خێرخوازی وەکو ڕێکخراوی دەستگای مرۆیی مام یان هەندێک ڕێکخراوی تر کە دەستگای بڕێن ڕێکخراوی حاجی عومەر سوورسی ئەوانە تا هەندێک هاوکاری کراوین و هەندێک خێرخوازی ئەم شارەش بەڕاستی لە هەندێک پێداویستی و هاوکاریان کردوین بەڵام بە هەر حاڵ ئێمە توانیمانە بەشێکی زۆری ئەو نەخۆشانی کە دێن بۆ ئەم نەخۆشخانە جیا لە نەخۆشانی کۆرۆنا پێداویست چارەسەریان بۆ بکرێت هەندێکیشات ئەگەر بێت و چارەسەریان نەبێت ئێمە لە ڕێگای ئەمبولانسەکان وایە لە ڕێگای ئیسعافەکان و ڕەوانی نەخۆشخانەی گشتی تا کۆیە یاخود هەولێریان دەکەین بۆ چارەسەرکردن. کاکتۆر باز لەوە دەکرێت کارگەیەکی ئۆکسجین
بۆ سنووری قەزای کوێ تا چەند لە پێویست دەزانن بۆ سەرجەم لە خوشکانە مەڵبەر تەندروستیەکانی سنوورەکە. طبعا ئێستا پێداویستی ترین شت و هەروەها گرنگترین شت کە لەم سنووردا بکرێ ئەویش دروستکردن یاخۆ دابینکردنی کارگەیەکی ئۆکسجینە. چونکە بەڕاستی من بەڕاستی لە نزیکەوە ئاگام لە سنتەری ماد یاخۆ لە نەخۆشخانەی شەیکتۆر خالید یاخۆ نەخۆشخانەی خۆمان هەیە کە چەندە خەڵک پێویستیان بە ئۆکسجینە. یعنی تۆ لە ڕۆژێکدا لە سنتەری ماد ئەگەر 12 نەخۆشی لێبێ لە ڕۆژێکدا تقریبا نزیکەی پێویستی بە 50 بتڵ ئۆکسجین دەبێ. یعنی تۆ لە مانجێکا تقریبا دەکاتە 750 بۆ 1000 بتڵ ئۆکسجین. ئەگەر بێت و جاری وا هەیە طبعا ئەوە لە هەولێر ئێمە طبعا ئێنجا ئێستا ویستمەوە بڵێم پێشتر ئێمەش و کۆیەش لە هەولێر وەرمان دەگرت، بەڵام لە دروستبوونی ئەم قەیرانی ئۆکسجین و ئەم نەخۆشی کۆرۆنایە کە زۆر سەر هەڵیدا هەولێر ڕیان ڕاگرتنی گوتیان بە هیچ شێوەیەک ئێمە پێتان نادەین. هۆکارێکی طبعا ئێمە لە خۆتان زان لە ڕووگەی ئیداری و لە ڕۆیە هەموو شتەکان و ئێمە سەر بە کۆی ئین هەولێرین، بەڵام دیارە ئیتر ئەوانش دەڵێن ئەم پێداویستی هەولێرمان پێدا بین ناکرێت زاوی بتین بە دەروی هەولێر. دیارە خۆش یعنی جێگای دەستخۆشیە لە ڕێگای بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە لەگەڵ هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دکتۆر سەباح و بەڕێزانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لەوێدا توانراوە بڕێک لەو ئۆکسجینە کە داوین کرد، بەڵام هەچەندە ئەو بڕێکی کافی نییە بۆ نەخۆشخانە و بۆ سنووری بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە. جاری واش هەیە لیان دەبڕێت بۆ من جاری وهەیە لە سنتەری ماد من کاکمەزید کە بەڕێوەبەری سنتەرەکە زۆر جار پەیوەندیم هەیە دەڵێ وەڵڵاهی چاوەڕێم ئەگەر بێت و سیارەکە نەگاتەوە ئێستا من ئۆکسجینم لێ دەبڕێ مەجبور بچێت لە بازاری ڕەش بیکڕێ. یعنی جاری وهەیە پێداویستی ئۆکسجینەکە و کارگەی ئۆکسجینەکە بەڕاستی زەرورەتیشی زۆرە هەم بۆ سنووری بۆ کۆیەوە هەم بۆ هەموو نەخۆشخانەی کە لە سنووری بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە. طبعا وەکو پێشتر ئاماژەم پێکرد، یعنی یەکەم شت ئەوەیە کە بەڕاستی وتەم بۆ کاربەدەستانی ئەم وڵاتەیە. بەڕاستی تۆ ناکرێت ئێمە خۆمەڵی خەڵک گووا لە ژێر ئۆکسجین دابێت، بەڕاستی ئێمە کە پێداویستی ترین سەرەتاییترین پێداویستی ئەو نەخۆشانەی کە کۆرۆنایان هەیە کە ئۆکسجینمان نەبێ. بەڕاستی دەبێت خەمێک لەو وەزعی سنووری کۆیە بخۆی ئەویشەوەیە بە دروستکردنی کارگەیەکی ئۆکسجین نەبێ ئەمە دابین ناکرێت. ئەمە هیچ نابێت. هەنگاوی دووەم ئەوەیە بەڕاستی حکومەت دەبێت لە بزانێت کە ئێستا کەرتی تەندروستی بەرەو داڕمان دەڕوا لەبەر ئەوەیە کە بەڕاستی خەڵکێکی من کارمەند و فەرمانبەرەکانم ناتوان بەو ئەرکاسن کە پێشتر بەسەرمدا دابوون و ناشتوانم بە ئەمریان بە هەر شتێکی داوایان لێ بکەم بچن ئەوە جێبەجێ بکەن. چونکە بەڕاستی کابرا کە بەسیترین شت کە موچەکەیەتی کە پێی نەدرابێ ئاخر چۆن دەتوانێت خزمەتی نەخۆش بکە هەر نەخۆشێک بێ ئینجا کۆرۆنا بێ هەر نەخۆشی تر بێ. ڕێنمایی سێم دەزانم بۆ بێشتر گوتم خەڵکێکی زۆر خەڵک ئێستا تووشی قەیرانێکی دارایی بۆتەوە و ڕوبەڕووی، بەڵام خەڵک دەبێ ئەوەش بزانێت ئەم نەخۆشیەکە ئەگەر بێت و خۆپارێزی نەکەین، ئەگەر بێت و ڕێنمایەکان جێبەجێ نەکەین بگرە زیاتر لە چەند مانج داهات و کە خۆڵەن زانین لە فەسڵی زستاندا ئەم نەخۆشیە زیاتر سەڵدات و زیاتر بڵاو دەبێتەوە. بۆی بەڕاستی خەڵک پێویستە نەخۆشەکان پێویستە خوان بپارێزن بۆ ئەم نەخۆشیان بۆ نەگوازێتەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی تەختە زۆر سپاس بۆ دەستەکە کۆژی لەگەڵ میوانەکەم دکتۆر کاکە هێمن کاکە میرزا دەردەشەی کۆرۆنا و بابەتی کەرتی تەندروستیمان کرد لە سنووری نەحی تەختە. ئەگەر شتێکتان نەمابێت دەگەڕێمە لایەوە. بەڵێ سپاس بۆ پەیامێرمان کاروان کاوەشێکی ڕاستەوخۆ لا تەختەقۆ لەگەڵمان بوو. سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە. بەڵێ ئەزانم تەواوی بڕگە بابەتەکانی ڕوان پێشکەشکردن تا سبەی نێش هات و کامران بێت.